بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت لە ڕۆژێکی زۆر مبارەکین کە شەوەکەی 27 ڕەمەزان بوو. ئەمڕۆ ڕۆژی 27 مبارەکی ڕەمەزانە. خوای گەورەی ئینشاءالله شەوی قەدری بە نەسیبی ئێمە و ئێوە و سەرجەم ئیمانداران و موسڵمانان کردبێت ئینشاءالله. ئەمڕۆژ لە بەرنامەی سی گەوهار لە خزمەت ئەم برا ئازوو خۆشەویستانە و میوانە بەڕێزەکان و هەروەها برای ئازوو خۆشەویستم کاک دانیار بەرنامەی ئەمڕۆمان ئامادە کردو و لەگەڵ شێفە بەڕێزەکەمان و هەموو خۆشەویستان ئینشاءالله هیوادارین ئەڵقەیەکی زۆر تایبەت و گرنگتان پێشکەش بکەین. طبعاً بەرنامەکەمان دوو تەوەرەی سەرەکیە کە بەشیان بەشی ئاینی و بەشیشان تەندروستی و هەروەها لە ناوبینەکانیشیە شێفە بەڕێزەکەمان یەتە ناو قسە و باسە بێت و هەروەها قورئان خوێنێکی بەڕێزیشمان لەگەڵایە کە سەرەتایی بەرنامەکانمان دەست پێکە. بەشی یەکەم کە میوانداری مامۆستای زۆر خۆشەویست دکتۆر عەدنان هەورامی یا دکتۆر عەدنان هەورامانی بانگخوازەکەین کە جنابیان دواساتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆتایی ئەم خولە نورانیە ئێمە چۆن بەسەربەرین. ئەم کۆتایانە زۆر گرنگە کاک دانیار. 27 ڕەمەزانی تایە، شەوی جژنی تایە. خۆی زۆر جارێمە شەوی جژن فەرامۆشەکەین مامۆستا ئینشاءالله تیشکە خاتە سەری کەیکێکە لەو شەوانەی کە عیبادەت و دوعا زۆر گرنگەتیایە. هەردوو شەوی جژنی قوربان و ڕەمەزان لەبەرەوە نابێ بەڕاستی سارد بینەوە ئینشاءالله لە خۆمەوە تا ئێوەی ئازوو خۆشەویست لە عیبادەتەکانمان و ئینشاءالله باسی ئەو دو ساتان ناکەین چۆن وزە و معنەویاتی بە قووەتمان پێ بدە ئینشاءالله بۆ دوای ڕەمەزان و بۆ ڕۆژە خۆشەکانی جەژن. ئینشاءالله دەستەکانە خۆش بێ کاکشەی. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بووبێت ئینشاءالله. وەک هاوکارم مامۆستا شێخ ئاماژەی پێکرد ئینشاءالله شەوی قەدرمان بەنسیب بووبێت ئەو عیبادەت و پەرستشانە و ئەو ماندوو بودانی کە لە شەوی ڕابردوودا ئەنجامماندا خوای باڵا دەست لێمان وەربگرێن ئینشاءالله. خۆشەویستانمان ئەمڕۆژ بەرنامەیەکی نوێتان پێشکەش دەکەین لە سی گەوهەر. کاکشێخ تەوەری یەکەمی پێناساندن لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا بابەتێکی تەندروستیمان بۆ ئامادە کردوون. باز لە هەمەجۆری ئەو خواردانە دەکەین کە هەن لە ئێستاداوە کاریگەریان لەسەر تەندروستی جەستەوە لەگەڵشیدا باز لەوە دەکەین کە هەمە جۆری خواردنیان تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر جەستە و لە کۆتایی ڕەمەزان داین و لەم مودەتەدا کۆمەڵێک ڕاهێنانی باشمان کردووە لەسەر کەمخۆری لەسەر ئەوەی کە ژەمەکانمان کەم بوونەتەوە. دوای ڕەمەزانیش بزانین چی بکەین بۆی کە ئەم کەمخۆریەمان کە هەبووە کاریگەری هەبێت لەسەر جەستەمان و ڕاهێنانێک بێت. هەمیشە بەردەوام پزیشکەکانی ڕابردوو ئاماژەیان بۆ کردووە کە کەمخۆری کاریگەریکی زۆر باشی دەبێت لەسەر جەستەمان کە دواتر پزیشکێکی پسپۆری بواری خۆراک میوانمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. شێخ بە خێراتی میوانەکانمان بکەین. قورئان خوێن مامۆستا عەبدوڵڵا ڕۆستەم ئەگەر بفەرمێت لە خزمەت یابین. السلام عليكم. السلام. يا أخوة خير. دکتۆری ئازیز دکتۆر عەدنان هەورامانی ئینشاءالله لە خزمەت ئەوی شاوین مامۆستای زانکۆ لەگەڵیشیدا بانخواست. نازان بڵین هەورامانی هەورامی فەرقەکە مامۆستا عەدنان. وعلیکم السلام. دکتۆر یان خێر بێ. مامۆجەکەم حاڵە خاستەشکەین دکتۆر جان. شێ مزانوم تۆ بە تۆخی من بەکاڵی لەک سۆس خۆمان هەڵکێشاوە. باشە قوربان گیان. یاخوا چۆن هەورامانی یا هەورامی؟ هەورامانی. شتێنەکانیشمان نزیکە. مامۆستا گیان بەخێر بێ. بەخێر بێ. سەردوو چاومان. قوربان. یاخوا بەخێر بێ. سەردوو چاومان بەرنامەکەمان کەمێ بڕازێنەوە ئینشاءالله بە چەند سوورەت چەند ڕۆژی 27 ئینشاءالله تر ئینشاءالله هیمەتێکی باشی بۆ بکەین مامۆستا گیان ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن للمتقين مفازا حدائق
وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا كاك دكتور يعني خوا بخير بدوبان يا أخوة بخير يا ربي لدوا ساعتكاني مانگی پیرۆزی ڕەمەزان داین الحەمدوللا بە جۆش و خرۆشەوە بینیمان مسلمانان لە هەرێمی کوردستان لەسەر جەمشار و شارەشەکان زۆر بە پرۆژن بۆ عیبادەتەکان بۆ پەرستشەکان و بە تایبەتی ترەم شەوی کە تێپەڕی چی بکەین کە ئینشاءالله ئەم دوا ساتانە کە بینیومانەوە لە نێویشیدا خۆشمان عیبادەتمان کردووە بەردەوامی پێ بدەینەوە بتوانین هەر بۆ گروتینەوە لە خزمەت عیبادەتەکانە ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه يا ربي ليش تنساغي وصلشي ما يبوتان وبو خوشويستاني كلا بشتي كاميرا وهلاك بدس بو هلاك بو أمادة كردين برنامج طبعا توري أم برنامج من أو ما مصاخ خوشويستا وشان آياتك أخوان تقريبا والله مقول هندي لو برسياراني كأتوانين إسفادان لبكين برنامج كمان أماجان ببين ما مصياني قدر جرانم راستكي يمدو فرمودمان هي كزور مشهور وصحيحش إنما الأعمال بالنيات إنما الأعمال بالخواتم كاري بشكولا نيت جوريكا بهمان شوا كاري جورج نيت بشكوليكا توا بهمان شواش كردوا كوتايك حسابه يعني أويك استا بعمل بنمونيك واقع لخو ما دست بكم كاركي ضروري مهبو إجازم لكلية ورقير وابشو ما يبوه ولير أو يشطاوكم وهلو روشة بقارموا قدرن إيشكم بدروس بدرن قشت ما أبيه كقشت ما فرمانك كل حوشكا خلقك ما بيني أقرانوا توظف طاقتي روتي كردت بخوال أنا إيشكم سر نقري وكمو بياني لسان بكيتو أبيه زور نارحته لرجع قشتم برايك فرمي دكتور كان جوري جمارة أو ده نروش نتو كارمن ده كان إيشكيتو لا أوانو إيش ما يسر به زور مرتاح بمقصية فعلا أو كارمن ده أنا لا يبون وإيشكم وروجا كراو نمخسر روجا كتير كاك شيخ فاتحيان إيه ما إستا هشتا دوبو سي روجي ترمان ماوا يعني هشتا درجا كاني بهشت ده نخراون درجا كاني دوزخ
نكراونته يعني هێشتا مەجال ماوە و بە جدیمە لە شریعەتی ئیسلامیشە إنما الأعمال بالخواتيم يعني ئەشێ ئەم چەند ڕۆژەی ماوە کورە ئەشێ یەک ساعتی ئەم مانگەی کە ماوە ئەم ساعتی ئاخیر جبرانی تەواوی نەقسەکەی مانگەکەەوە بۆ بکاتەوە وایە ليس الطريق لمن سبق إنما الطريق لمن صدق يعني زۆر جاری وایە سەحابەیە کە 6 ساڵ مسلمانە بێ لە 30 ساڵیان مسلمانە بێ لە 36 ساڵیا وەفاتەکە لە پێشوازی ڕۆحی مبارەک یا عەرشی خوا بێتە لەرزە سەحابیمان نەبوو بە دەیەها ساڵ پێشەوە مسلمان بووە کەواتە بۆ گەشتن بە خوای پەروەردگار حتا لە ئێمە لە پێشبڕکێشە زۆر جاری وایە لە ڕێگا زۆرێکیان دوا کەوتون چونکە مەسافەکە دوور و درێژ بووە بەڵام دوجار بڕینی پەتەکە حسابە لە ئاخیرە کێ گەشت بۆ پەتەوە بردوێتەوە إنما الأعمال بالخواتم ئەم چەند ڕۆژەی کەماوە ئەتوانین جبرانی تەواوی ئەو نەقسانە بکەینەوە کەواتە چۆن توانیمان خوا تەوفیقی داین پێشوازیەکی جوانمان کرد لە ڕەمەزان بتوانین ئاواش خواحافیزی لێ بکەین ئەمە ژیانی دنیاە بەخوا هەر شتێک سەرەتای هەبوو کۆتاییشی هەبوو کۆتایی هەیە تا دوێنێ بوو ئێمە لە ستۆری خۆمانە لە ئیمۆجی مۆبایلەکانمانە ئەوانەمان دانا کە بریتە لە پێشوازی مانگی ڕەمەزان وابوو ئێستا بۆ ئەو شتانە ئەگەڕین کە تایبەتەوە بەخواحافیزی مانگی ڕەمەزانەوە تا لە سرودی ئەلوەداعەکەیە کۆمەڵشت لێو بابەتانە کە خواحافیزە لە مانگی ڕەمەزان کەواتە خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە ئەزانێت جوان پێشوازی لە ڕەمەزانکە و خۆشبەختیش بۆ ئەو کەسەی کە ئەم چەند ساتەی کە ماوە ئەم چەند ساتەی کە ماوە بە پێچەوانەی ئێمەوە کەسێک ئەگەر درەنگ بێتم حاضرەکەمانەوە لەو ئەچێنەی کەینە ژوورەوە یا بە چاوێکی نەوەیەک سەیریکەین خواگیانە فەرمێنا ئەوەی کە ئەو ئۆڤەری یان بەوانەی کە سەرەتا پێم وتن من صام ڕەمەزانە ئیمانە واحتسابا غفر له ما تقدم من ذنبه یا وتم ئەوانەی من قام رمضان إيمان أو أوفرج أدم بتو من قام ليلة القدر همان پاداشی وانه بقرب زیاتر وهي بس بزانت شون بكاري هني لبروي من الأخوة حافظي أم شرمانجيا فلينظر الإنسان مما خلق ولو آتشها كما مصاف فرموي ما قدمت يداه سيري أو بكبزانة شيد پێشکەش کردووە چکە ئەوە ئەبینیتەوە هەر ئەمڕۆ ئێمە لە جوز لە مانگی لە 27 ڕەمەزانین لەو جوزئی 27ەیە لە سورەتی نەجمە فەرمەچی وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى خۆشی بینەوە ئەش بینرێت لە ڕۆژی عەرضایە هەموو کەسەی بینن لەو ڕۆژەیە خواگیان نافەرمێ من پاداشتەیەمەوە نا ثم يجزاه الجزاء الأوفى بەبەرزترین کوالیتی پاداشتەیەمەوە بە شێوازێکە خۆت تەسەوری نەکەی لەبەرەوەی مامەڵە لەگەڵ خالقێک کاکەین ئاوهایە لەگەڵ من و تۆیە ئەزانێ ئاخر ئەمەش بەڕاستی بیگەڕێنەوە بۆ فەزلی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەست دەخاتە ژێرچەناکەی و بێتاقەتە بێ ئەزانێ ئومەتەکەی وەکو ئومەتانی پێشوو 1000 ساڵ ناتوانێ بژی تەمەنی مەحدودی 60 بۆ 70 و ئەتری ئەویتری لە سەرووی 70 نافلەیە ئەگەر بگاتە 180 ئەمانە بە عیبادەتی 60 ساڵی خۆمان بەچی بگەینەوە بە 1000 ساڵی ئەوان خواگیان ئەم شەوی قەدری بە خەڵات کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئومەتەکەشی کە بە شەوێک ئێمە توانین بگەینەوە بە کاروانی نورینی 1000 ساڵی تەمەنی ئومەتانی پێشوە مەچ خەڵاتێکە مامۆستا شێخ فاتح یعنی بە یەکێک بوترێ ئایس لە شاری سلێمانیا کۆمپانیایەکەیە مانگی دە وەرەقەتەیەتی هەمان ئیش لە شاری هەولێر بەڵام ئێکا بەسی وەرەقە وەڵڵای ئەچین بۆ هەولێرەکە ئێتۆ بم چەند ڕۆژەی کە ماوە كعبادتي دهر نزيق بيتو لا شهر كشابو 10 أواخر ل 10 أواخر شابو وتر لو تكشابو شواني قدر تار تكابا ما كاتو بتواني جبراني بويا بشوي قدر بتراوى شوي عمر شو قاعد 8 توش 83 سال به تواني بمشوي ايش 83 سال كي براسي شوي عمره لبروا من اوي كما لم تن ساعتاني كوتاي مانجي رمضان خواجان ومان ليبكاكا اللهم أما دعاء طوائي بيغمرانش بوا اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها جبراني أو نقصان من بوب كاتوا بم خوا حافظة جواني كلامي وأنا خوش بيستيك طبعا جناي موسى يما لشانا مكاني الدنيا قري وحزبايتي وسياسة ودولة داري وشورج جيريا أو أدبيات من بيستوك عليه سابقون واني پیشنگ بون واني زو هاتن واني زو دسیان نایچک واني زو پیشنگی ام کاروانه بون امانه افضلتیان هي امانه خدمت کردن امانه پیشخرین امانه دسکوتی دنیایان دسکریم بس سبحان الله امی جناب باسکره وی کاک دانیار اشاره کرد يعني طواوی تروبکی ایمانداری
نەوەستاوە لەسەر خزمەتە زۆرەکەت کەوتۆتە سەر ئەوەی کە تۆ چۆن خەواتیمێکی باشت هەیە، چۆن پایەکانی ئیمانداریت ڕاگری، چۆن سار نابیتەوە. ئەوەی جەنابە باسیەکەی باسی کۆتاییەکانی مانگی ڕەمەزانە کە لە 27 و تەنانەت باسی شەوی جەژنیشمان کرد کە هەتا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەردوو شەوی جەژنەکە دوو شەوی زۆر مبارەکە. چۆن ئەم دەستکەوتە پارێزی و ئەگەر لە ئەخیر لەحظەی شاوەکو جەنابە باسی کرد کە فریای بکەوی ئینشاء الله لەوە چێ فریای ئەوە بکەوی کە تۆ ئەم 83 ساڵ و بگرە زیاتر لەوەشکە خۆی گەورە بۆت بنووسێ. لەبەرەوە ئەم جۆرە بیرکردنەوەانە زۆر جار زاڵە بەسەر ئێمە چکە لە دنیای ئەم وەزعا ئەژین کە ئێمە ینی چۆن ئەڵە شانام بێکە فرۆشین، بەڵام لە دنیای دینداری و ئیمانداریە عکسی ئەو تیارەیە کە خەڵک مەریتیاکە. جوانم طبعا ما کاک شەفاتەگیان بابەتی خواحافیزی لە مانگی ڕەمەزان سادەترین نمونەکە لە من باشترتان بیستووە خوایەک بەو عەزەمەتەی خۆی بۆ ئەوی تۆ بەرەو ئەو بچی و گۆڕانکاری لە تۆیا دروستکە گەردوونی بۆ تۆ گۆڕی، یەک شۆڕشی گەورەی لە گەردوونە بەرپا کرد، تەواوی دەرگاکانی بەهەشتی بۆ کردیتەوە بۆی لە نەسیمی بەهەش بێتە سەر زەوی. ئەها چ تو چالاکین، ئەها ئینسانەکەی پێش ڕەمەزان نین، ئەخلەکوێتەوە سەعاتێ پێش نوێژی بەیانی زرم و کوتی قاپ و قاچاغی پێ نوێژی بەیانی لەکوێ ئامادەبوونی تەراوی حەو نوێژی بەیانی بە جەماعەت لەبەرەوەی کە ڕاینەوە سەر دۆخە پاکەکەی خۆمان. خوا خۆی ئەفەرمێ بۆ ئەم گۆڕانکاری تۆ من ئەوە تا شۆڕشێکم بەرپا کرد گەردوونم بۆ تۆ گۆڕی. دەی ئەم ئەسەوبەش کە جونەیە کە قەڵغانە بۆ تۆ قەڵغانێکم بۆ تۆ دروست کردووە. بەڵام کاک شێخ فاتحگیان ئەم قەڵغانە عەسایەکی سحری نییە دوای ڕەمەزانیش هەر گوناهێگاتە پێشەوە قەڵغانەکە بێتە پێشەوە مەڵە مەیەتە پێشەوە ئەم بەندەیە بەڕۆژ بووە نە ئەبێت چۆن ئەو قۆناغە من چۆن ئەچمە دەورەیەکی ئینگلیزیەوە خاڵە سەرەتاییەکان قەواعیدە کولیەکانی فێربوونی زمان وەرگرم ئیترێوەتری خۆم ئەبدەیتی زانیاریەکانی خۆم بکەم خۆم بەهێزکەم خۆم بەرەو بە خۆم بدەم بابەتی گۆڕانکاری لە من و تۆیا لە ڕەمەزانە بەڵێ لەم خولە 30 ڕۆژە لەم خولە 20 ڕۆژەیە گۆڕانکاریێکی ڕیشەی لە ئێمە دروست بووە. ئەمە گرنگ نییە. أحب الأعمال إلى الله أدومها باكمش به وإن قل دڵنیا بە دوای ڕەمەزان وەکو ڕەمەزانی طبیعی وەرگرە حاڵەتێکی نۆرماڵە جا وەکو ڕەمەزان بژیانایە دیسان دووبات یەکەمەوە بەخوا مەلائیکەمان نەبینی بەوەڵڵە بەڵام ئەگەینەوە دۆخە سادەکەی خۆمان بەڵام گرنگ ئەوەیە لەو دۆخە بە تەواوەتی سادە نەبینەوە تەواو دوورکەوینەوە ولا کەلەتی نەقەضەت غەزلەها وەکو ئەوە نەبین کە قورئانە باسیەکە هەڵی ئەوە شوێنێتەوە ئاخر لەو کەسە شێتر نییە بەڕەنجی شانی خۆی پڕووکان و پێشەش دەفتەرێکی پێکەوە ناوە لە شوێنێکی ژوورەکەی پشتەوە هەڵی گرتووە بێ وەڵا بڵێ کاک شێخ فاتحگیان بە قورئان من میزاجم نییە ئەمڕۆ نەوتێکەکەم بە ژووری نووسەکەی ئەو پێشەش دەفتەری کۆم کردوەوە سووتێنم ئۆتۆماتیکە ناڵێت دەستی ناگری هەر ئۆتۆماتیکێنی ئازی ئەڵێ من برادرت تێکشووە ئێمەش بنیانی عمرانی دەرونیمان ئەم ئاوەدانی کە لێوان کردووە لە خەرمانێکی پڕبەرەکەت گوناح نییە دیسان دوای ڕەمەزان بیسووتێنین هەر کە دوورکەوتینەوە و ئاگامان لەش دەمامە جۆرێکە لە سووتان بەڵام ساز بوونەوە و بەڵام بەرز و نزمی تیابوو تەبیعی وەریگرە خاوە بینەوە بەڵام خاوبوونەوەیەک نەک ئەوەی کە هەڵۆشانەوەی پەیمان نامەکە بێت چونکە فمن نەکەث فإنما ينكث على نفسه بەخوا خۆی زەرەکە تۆ لە بازرگانێکی قازانج نەویستی خۆتاکە خوای پەروەردگار لە مقابلە قازانجێکی گەورە بۆ دائانێ یعنی سادەترین نمونە لە بسم الله الرحمن الرحیم یەکە کە ئێستا منێڵێم کە یەک ثانیەی پێ بچێت 190 خێرم بگا تۆ بەگاڵتە نافەرمێ إن الإنسان والعصر إن الإنسان لفي خسر بەڕاستی لە خەسارەمەندیە ئینسان چونکە چەندین پمتی ئەوە لە ژیانی ئەتوانێت قازانجێکی گەورە بەدەست بخا کەچی وریای خۆی نییە و ئەتوانێت خەرمانێکی گەورە لە کردەوەکانی دەوڵەمەند کات کەچی ئاگای لە شتەکان نامێنێ بۆیە لە کۆتایی ئەم ڕەمەزانەیە طبیعی وەرەگرێ کاک شێخ فاتح لا يستوي منكم من أنفق من قبل الفتح وقاتل أولئك أعظم درجة أما بابتي هجرته بلام لبابتي برس شو عبادته بخوا لقناغي إيسي خمانا رب أشعث أخبار من هي دعاناك لو أقسم على الله لأبره أما هر طيبتي ما كبوا الصحابة أما طيبتي ما من عادى لي وليا فقد آذنته بالحرب يعني شي يعني خوا فرمي أوي محاربي وليكي من كامل جنگ لقلاكم كواتا أو كسا كولي خوا أبيت دفاع كري دفاع ما ولي هواتي أنا قلت كسيكي بشتما وينورانية نوالله أشياء جنجك بلا سردني بوش قرايا حالتي استقامي بخذ دروس كرو هم مشتاق بدا سداو نايكا الاستقامة عين الكرامة رمضان في رم حالة لانكا زور جنجمان هي ألم رمضان هي جندي مجولانة زور كذني ناسه
وەکو پێغەمبەرێک کە پێغەمبەرمان هەیە نزیکی 1000 ساڵ تەمەنی بۆ لە ڕۆژی قیامەتە کەسی لەگەڵا نییە بەڵام پێغەمبەرە و بەرەو بەهەشتا برێ گەنجی واشمانی ئەوە کەس نەچوتە سۆشیال مدیا کەس نەیناسێ نازانرێکی هەیە بەڵام لە دنیایە مەجهولە لە ئاسمانەکانە معروفە بۆی ئەم ڕەمەزانە فێری ئەم حاڵەتانەمانەکە ماوەڕاء الطبیعە وەڕاء الکەوالس پشتی کامێرە ئەبێ چەند دەوڵەمەندمانە بێ ئێمە لە دنیای بە فەقیرە ژماری بکەین بەڵام لای خوا دەوڵەمانە کاک شەفاتەگیان زۆر بارسی ئیبادەت و پەرستەکانمان کرد لەگەڵیشیدا لەم مانگەدا مسلمانان ڕەفتارەکانیشیانە گۆڕێ بەرەو باش بوون درۆ ناکاڵێ بە ڕۆژوم لە بازارە مامەڵەی خراپ ناکە لەگەڵ کڕیارەکان ئاڵێ بە ڕۆژوم بە گوناهبار نەبم یان زۆر سیفەتی دیکە ئەم ڕەفتارانە چی بکرێ بۆی کە ڕەمەزان جێکەوتەی هەبێت لە دوای ڕەمەزانیش داواتە ڕەفتارەکانمان کە ئێستا چەند جوان و چەند باشن کە بەشێکی زۆر ئاەتەکانی خۆی باڵا دەست لە قورئاندا باز لە ڕەفتار و سلوک و ئەخلاقی مرۆڤ دەکات چی بکرێت کە بەردەوامی هەبێت لە ڕەفتارەکانیشماندا پرسیارەکە زۆر جوانە تەڵان من ئەم شەو دووسێ مزگەوتم کردووە لە هەموو مزگەوتەکان تەحیەت مەسجدم کردووە لەگەڵ مامۆستای مزگەوتی شاتەراویحم کردووە شەونێژیشم کردووە ئافەرم دکتۆر عەدنان ئیشێکی باشی کردووە ئەمە بخۆم کردووە تۆ لە من ناوێ تۆ شەوەی کە کردوتە ئەم شەو من لە تۆم ناوێ ئەوەی لە تۆم ئەوێ کاردانەوەی ئەوەی کە کردوتە ئاخر چی لەو شوشەعاتەکەم باعیسیە گەڵایە تانەی پرژێنم بۆنەکەی بەسەر تا چی ئیسفادەیەکی کاک شەفاتەگیان ئێمە ئەمڕۆ لەم مانگی ڕەمەزانەیە ئەبێ بەشی ئەوە وزەمان وەرگرت بێت کە خەڵکان لەو عیبادەتەی کە کردومانە خۆمان نورانی کرد بێت پەخش بدەینەوە بە ئەوەی کە تۆ ینی ئەوەشی لە قیامەتە ئەتکاتە کەسێک کە گرەوت بردوێتەوە ئەوە نییە کە عیبادەتی زۆرە ئەوەیە ئەحاسنکم ئەخلاقا ئێمە گرفتی ئەمڕۆ ئێمە ئەوەیە هۆنەر لە قسەکردمان نیە بەخوا قسە فەقیر هەموو کەس پێ ئێوەرێ هۆنەر لەو حاڵەتە بێدەنگی توایە کە داوایەکی سامێتە و خەڵکی بەبینینت دینیان لا خۆشەویستە بێ خوایان نەماگەڕی بەوانەی کە بینینمە بەبینینی ئێمە خەڵکی دین لا ناشی لەبێ چکە خۆمان ڕزامان قورسە و بووین بەبار بەسەرم دینەوە ئەم حاڵەتێک کە پرسیارت کرد ڕەمەزان فێری ئەم خولەم بکات ڕەمەزانە فێری ئەوەم بکات کە کەسم لەگەڵا نەبێت ئێستا من حالێنم پەتایەمە واللهی ئەو شتیش لەمەنی بەم زۆر ئیسفادەی هەیە یەخۆ مەجالی وەژێ شتێ بخۆم بەڵام نا گەشتمەتەوە مەقامی إحسانە آخر بۆیە لە سورەتی تەوبەیە التائبون العابدون الحامدون السائحون ئیمامی طەبەری فەرمێ سائحون لێرە بە معنای ئەوە نییە گەشتیارن بە معنای صائمونن چکە ئێمە گەشتێکی ڕۆحیمان کردووە تۆ بە خۆت نازانین لە مەقامی إحسانە کاک شێخ فاتح لە مەقامی إحسانی زۆر شت بۆ دەستەدا نایکەی ئەم گەشتە ڕۆحی بڕیوە ئەم مەقامی ئیحسانە کە بەرجەستە بۆ لە ژیانی تۆیە چەند خۆشە دوای ڕەمەزان حەدی یەقل کاردانەی ئەوەیە دەبێت کە لە پێشوازی جەژنەکەیە وەلیتوکەبروا الله على ما هداكم هاتۆ شتێکە بینی لە خۆشحاڵی الله ئەکبەر چەند خۆشە ئەلەم هیدایەتی کە خوا منی ڕێنمویی کردووە و ئەم 30 ڕۆژە ئەم 29 ڕۆژە نورانی بوون بە نوری تەجەلیاتی خوا الله نور السماوات والأرض وأشرقت الأرض بنور ربها نورانی بوون بەم بەرشانە ئەو الله ئەکبەرەکە خۆشی بنە دەرگاکانی گەشتن بەخوا زۆرن هەمووشیان ئیزدحامی لەسەرە بەڵام دەرگایەکمانەیە زۆر کەس ناتوانێت بۆی بڕوە ئیزدحامی لەسەر نییە پێێنان بەو لەی خۆتا بەرامبەرەکەم عەزیەتیاوم پێێنم بەو نەفسی خۆیەمە ئەڵێم خوایە گیان بەخوا زۆر ناڕەحەتی کردم بەخوا ئازاریشی یام بوو خوایە گیان لەو ئاستەشان نییە بەڵام ئەوا من لە خۆمە بورم تەلەفۆنی بۆ ئەەکەم پێشی ناڵم گردم ئازاکە ئەڵێم براگیان لە دڵەوە تۆ گردن ئازابێ تۆ ئازادی ناکەی کەیفی خۆتە چەند خۆش ئاوە گەورانە بیرکەینەوە ئەبەو حاڵ ئاخر تو خۆیە کاک شێخ فاتح لە فەتحی مەکەیە یەکێک لەوانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر کە هاتە مەجلیسەکەی و عەفوی کردەدانی کێبوو یەکێک لەو سەحابیانی کە ناوی هەبیرە کاتێک کە زەینەبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچەکا بۆ مەدینە ئەو کچەکەی پێغەمبەر ئادێ بڕۆ یەک لە قەیا لە وشترەکەی ئەی خاتە خوارەوە بەدەماکەوێ حاملەیە تووشی نەزیفە بێ بەو نەزیفەوە 500 کیلومتر 400 کیلومتر ئەبڕێ تا ئەگاتە مەدینە ناڕەحەتە بێ بەو دەردەوە ئەتلێتەوە بەو دەردەوە وەفاتەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گەڕانەوەیان بۆ لە غەزوەی بەترا کە ئەگەنەوە مەدینە ئەو مسلمانان لە ناو مەدینەیە دیارنەوە لەکوێن وەڵا خەریکی ناشتنی کچەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قانونی شەرع بە قانونی یاسای نێودەوڵەتی بێ بکوژرێ ئەم پێغەمبەرە چەند میهرەبان کە خۆی فڕێ ئەهاتە ماڵەکەی خۆی فڕێ ئەهاتە مەجلیسەکەی لێ خۆشە بێ دەی برا لەوە قورسەرمان کردووە ئێمە نەبەخوا دەی بەخوا خوا لێمان خۆشە بێ بابە عوتەقای ڕەمەزان بۆ ئەو کەسانەیە کە گوناهبارن و لێوان لێون لە گونا خوا لە عوتەقایانی خۆی ئەژماریان کە ئەی ئێمەمانن کە دەستمان بەس دەژێژە ئەم کۆزەمان لە خۆمان بەردەستە کردووە کە گۆدی ناسینەوەمانە لە قیامەتە
شلون دڵمان خۆش دەبێت دەچۆن نەخێرانە بڵێم الله أكبر ولتكبروا الله على ما هداكم لەبەر ڕەمەزان لێوان لێوی کردوم لە وزە لێوان لێوی کردوم لە جوانیەکان خۆشبەختی بۆ ئەو کەسەی المسلم من سلم المسلمون من لسانه ويده زۆر مهمەکە ئەمە ڕنگدانەوەی هەبێ بە زۆر باشە بچین لای ماوەسا عەبدوڵڵا ماوەسایان بەخێر بێت سەر دوو چاومان شەوانی قەدر لای ئێوە چۆن بوو لە مزگەوتەکانی ئێوە الحمدلله ماشاءالله گەرم و گوڕ بوو بەستە تایبەت شەوی ڕابردوو ماشاءالله زۆر ئەوە بوو ڤیدیۆکان بینین لە مزگەوتی ئێوە ماشاءالله قەرەباڵغ یاخوا لەشتان ساغ بێن پێمان خۆشە دووبارە یۆبیستی چەند ئاەتێکی دیکە بین ئینشاءالله ئینشاءالله خزمەتان ماوەسایان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه خرزة خيربات إن شاء الله موسى عدنان أو خوا بيداواني كدواي رمضان خوا يوري هدايات يعني بين شمان ودو شمان بالرجوبن كبراسي همتي يوري يا أيام البيض بالرجوبن وەکەوەی خۆی گەورە کۆمەکیەمانە بکات کە دوای ڕەمەزانیش هەر ئەم باڵابوونە لە ئیمانداری دانەبەزێت وردە هەر شەحنی وەرگرن لە دووشەمانە لە پێنجشەمانە لە سێ ڕۆژی مانگێکە وردە ئەو کە شەمەحنەویە بە قووەتەی مانگی ڕەمەزان و شەوانی قەدر هەر لە دەست دێن ڕەنگە ئەم نەوع کەسانە خوا جۆرێ لە ئیلهاماتی جیاوازیان بۆ بنێرێ کە ئەو تەوفیقیانەیە یا خۆشەویستی خوا بن کە ئاوا کۆمەکیانەکە بەڕاستی ئەو ڕۆژانە بە ڕۆژوە بن و ئەو معنەویاتە لە دەستنایەن خۆی کاک شێخ فاتح من حەزەکە بێشت پێ بڵێم زۆر ڕاشتاوانە هەموو شتێمەلەکەیە یەکەم جار کە فێری سیاقەتەوی چکە ستایقنی گیرە خۆی یەکێ قسە لەگەڵاکە شپرزابی نایری زۆر لاکەتەوە سێری پێشەوەکەی بەڵام مەسەکە تۆ سایقێکی باشی جوابی مۆبایلی تۆ قسە لەگەڵ بناکەی لە سێری ئەو لاژەکەی تقاچەکە لە خوار خۆی بەنزینەکە بۆ بەمەلەکە کەسێک لە پاڵماوە ساوە جەستەی بە قەمنەوە بەزە و دوو ئەوەنەی من ئەتوانێت زەختکە ئەمە تەمرینی جەستەیی کردووە ئەتوانێەوە زەختکاگەم یو تەمرینە بکەم ئەتوانمەوە زەختکەم ئەم تەمرینە جەستەیەش بگوازەوە بۆ تەمرینی ڕۆحی ئەوە من ڕانە هاتووم بۆیە ئەگەر مامۆستا لا بیکا بەلاپەڕەیەک هیلاکە بم خەواڵۆ بملاولاکەم ئەگینا هەر ئێستا هەمانە هەموو شوێ دەجوز ئەخوێنە لە مەدینەیە لە تەراویحە لە سەردەمی تابعینە یەکێک لە تابعیەکانە فەرمێ لە شەوەیەکی زستانە بوو یەکێک هاتە حجری ئیسماعیلەوە نوێژی عیشامان تەواو کرد تەسبیحاتمان تەواو کرد و من دانیشتم پاڵم مایە فرسەت بوو لەو دوورەوە هاتبووم دەستی نوێژی دابەست
کە سەلامی یایەوە تۆزێکی ماوە بۆ نوێژی بەیانی بەس گوێم لەو شەی ناسی بوو شێ نازیانی چی یانی ختمی کرد ئەمە ئێستا بۆ مڕۆ باسیکێ بە ئەفسانت ئەم حاڵەتانە نەبووەتە مەلەکە لە تیامانە کاکشێخ فاتح ئەم تەمرینەی 30 ڕۆژە ئەتوانێ حەدی ئەقەل من کە توانیم 30 ڕۆژ بە ڕۆژوو بم من کە توانیم بەم مەشغەڵتەوە ڕۆژی جوزێ قورآن بخوێنم معناوە لە ئیرادەما هەیە ئەوە دوای ڕەمەزان ئیتر هەندیسان باری سەشارمان قورسە بێتەوە بۆ نوێژی بەیانی ئەگینا بۆچی هەر ئینسانەکەی ڕۆژی وایە لە شوست و چالاکە بۆ نوێژی بەیانی ڕۆژی واژەیە منەبهەکەشە داناوی لەسەر قەنەفەکە ئەڵی کاکە تۆزێکی ما بابانکە تەواو بێ ئەوە پاڵەگێتەوە سەر قەنەفەکە خەوێک لێکە کاتزانی هەڵسایی خۆر کەوتووە یەخو هەمان کەسەکەی ڕۆژی پێشووی ئەوەی جاری پێشوو کۆمەڵە شت هیراکی کوردی بازێکیان شتی دنیاین ئەویتریان کۆڵی گوناها قورسی کردووی بابەتی ڕەمەزان فێری ئەو تەربیە ڕۆحیەمانەکە ئەم ڕیاضە ڕۆحیە چۆن جەستە ڕیاضەی هەیە واللهی نەفسیش ڕۆحیش ئەم ڕیاضەی هەیە ئەو ڕیاضەی پێ بکە ئەسڵەن چێژە بینێ واللهی ئێستا من پیر ئەناسم لە سەفەرا چوون بۆ شوێنی دوور بۆ داوەت بوون داوەتێکی چەور هەر زۆر تەبیعی ڕۆژەکەی نشکان تەمەنی لە سەروش 65ەوە بوو برسیشمان بوو ئەو چۆن ئەتوانێ ئەمە بکە ئەی خۆمی هەمە گۆشت خوێنی ئەوم بۆچی ئەم ببەڕە بۆ خەمەیان وەکو عەدنان بابە سەفەرە لە سەفەرە ئەتوانی سونەتەکانیش نەگری ئەم بۆ ئەو هیممەتە هەیە من بۆ نیمە بابە پێم وەکو پێم وتی ئەوەی بۆی بۆ مەلەکە چێژ لەوە ئەبینی ئەم حاڵەتە ڕۆحی ڕەمەزان دەتوانێت تیاتا دروستیکە وەکو پێم وتی دیسان ئەدووە موهاوەین خەلە بە کەمیش بێت کاکە مەلەماکە سێ ڕۆژەکە بە ڕۆژمە بە کاکە لە هەفتەکەشا دووشەمە پێشەمە بە ڕۆژمە بە بەس تۆ دووشەمەکەەوە بەها بێت هەر با دووشەمەکەەوە بە ئینجا بزانە ئەو جەستەیە چۆن پەروەردای بە چۆن یارمەتی دەرتە بێ چۆن زاڵ بەسەر کۆسمەکانە ئێمە مانان فۆرماتە بینەوە دوای ڕەمەزان گرفتەکەمانەوە ئەچی لەو سەر دۆخە ئەینەکەی خۆمان کە خواپەنەمان بە بخوا هەندێکی شمولی وێنەکە کە لەتی نەقەڵەت غەست لە هایە ماوەسا بۆچی سەکاک دەنێر زۆر پێمان ئاساییە کەسێکی وەرزشەوان ئەڵێ کاکە یا کەسێکە ڕێجیمەکە ئەڵێ من لە ماوەی ئەم ساڵا بۆ نمونە 30 کیلۆ گۆشتم دابەزانەوە چاوریم دابەزانەوە وەرزشێکی تااقەت پڕوکێنەکە هەمومانەڵین شتێکی زۆر علمیە زۆر زانستیە کیتۆکە نازانم یەک دنیا چاوری بوو یعنی ئەمانە ئەخوات زۆر تەبیعیە بەلام بەڵام هەر ئێمەی موسڵمان جارە پێمان تەبیعینەوە کاکە فڵانەکە سەڵن شەوی دەرز و قورآنە خوێنە چۆن شتی وابێ ناگونجێ چۆن ختمێکی کرد هەرگیز ئەمە یعنی ئێمە بۆ ئەمەیان قبولمانە بۆ ئەمەیان قبولمان نییە کە کەسی عیبادەتێکی زۆر بکە ختمێکی زۆری قورآن کە لە مسمان نەکردووە بەخوا لە مسمان نەکردووە تامان نەکردووە نەک مەوزوعی عیبادەت من لە مەجلی سابووم قەمسڵم لە بەرا بۆ خەریبە ڕق بمەوە نەفەر هەبووە بەهۆی عیبادەتێکەوە حاڵەتێکی ڕۆحی بۆ دروست بە عارەقی کردوێتەوە پێشتیش کەسێکی سەرما بەردەڵە بووە ئاسن حاڵەت ڕۆحی هەندێک شتیوە ئەگاتە ئاستێک ها سەحابیەکە فەرمێ پامەی خوا سەڵسەم لە شەوێکە ناردنی بۆ ئیشێک شەوەکە زۆر ساڵ بوو هیچ سەحابی غیرەتیەوەی نەبوو کە منی نارد لەو لەحزەی کە ڕۆشتم کە تا چووم و هاتمەوە هەستم بە سەرمانەکرد ئێمە هەندێک جا وەکو موعجزە باسیێن بابەتەکەی نە حاڵەتەکەیە ئەو حاڵەتە بۆ ئینسان دروستە بێ چۆن لە تەراویحەکە یا لە حاڵەتە ڕۆحیەکەیە چێژی لێبینی هەست بە هیلاکی ناکە ئەو حاڵەتە ڕۆحیە ئەو وزەیەش دروستە بێ لەو جەستەیە کە چێژ لەو بابەتە ئەبینێ بۆچی سەحابە وای لێ بێ بڵێ فوستوە ڕەب الکەعبە بۆ سەحابی وای لێ بێت کە دوو نەفەر یەکێکیان خەڵکی مەدینە بێ یەکێکیان خەڵکی مەککە بێ پێغەمبەری خوا فەرمی ئەمشەو ئێوە حرەسن سەرەی ئەمیان لە سەرەی خۆیان کە سەرەیەتی و بەخەبەر بێت شەو نوێژەکە تیری بەرەکەوێ تیرەکە دەرێنێتەوە براکەی هەڵناسێنێت بۆ لەبەرەوەی سەرەی خۆیەتە بێ ئەم بەخەبەر بێ ئەو خەبەر ناکاتەوە مع العلم ئەیتوانی هەڵیسێنێ ئێمەمانن کە دانێکمان دەرێن نەچین بۆ لای دکتۆر ئەبێ بەنجی بکە و ئێرە دەرزێک لێرە باو دەرزێک لێرە باو جارجارێک ژاوای لەکە قورس بوو ئەجا دانەکەم بۆ دەرێنێ ئەو سەحابێک کە تیرەکە چووە بێرەیە بۆ بەکوێ چووە بە پێستا چووە گۆشتی بڕیوە و دەماری بڕیوە و عەزەتی سقانیاوە مەگەر ئازاری نییە بۆ دەرێنانەوە کەشی دووەنە ئازاری نییە هەستی بە ئازار نەکردووە نا ئەو حاڵەتە ڕۆحیەیە بۆی دروستە بێ تیری دووەم و سێم لە سێما تیرەکە دەرێنێ ئەکەوێتە سەر هەڵت خواڵسە بەخوا لەبەر یەکشتی ژەڵمسانی بەخوا لەبەرەوە نەبوایە کە خبر نبوه زفرتان بيان جناهي ويتسمى لشاني من والله هلا من أساني صح أم حوار وقفتوا قولي لأني ما نكسك أخواني اللي أشوريو أو تيجي لخول صاوة لأني وشواي يهم معنا الله يفس باب قوشتو خوان بون صحابة بون لبرو كاك شيخ فاتي أم حالة روحي إيش ما نسرنا كردوها أو عندي اهتماما بكيتو بو حالة جستيانة أو لا نكي ترمان فراموش كردوها بو در ناقين بو حالة ديكا لبقالتني إخوة يقولوا لسورة واقعة فرمي أولئك ثلة من الأولين وقليل من الآخرين
قليل من الآخرين كأويك أو حالة ما أنت برجستنا بوا كمينيك أو حالتي بدروس به لە مانگی پرۆزی ڕەمەزان دەزانین کە شایەتینی دەبەسترێتەوە کۆت و زنجیرەکرێ بەڵام نەفس هەر ئەمێنێ ئەم جڵەوگیری نەفس دەکرێت ئەمیش ڕاهێنانێک بێ بۆی کە لە دوای مانگی پرۆزی ڕەمەزان جڵەوی نەفسمان بگرین بۆی کە شایەتینەکانەوە کۆت و بەندیان نامێنێت و بەڵام نەفس هەر لە ڕەمەزان دوای ڕەمەزانیش بوونی هەیە بۆ خۆیە کاکە دانیارگیان باوە گەورەمان پێغەمبەر ئادەم بە تەواجودی خوای پەروەردگار بە وجودی ذاتی ئیلاهی تەواوی فریشتەکانی ئاسمان سەجدەیان بۆ ئادەم بردبێت ئەوەی سوژدەی بۆ براوە گەورەترە بەگەوەی کە سوژدەکەی بردووە ئێمە لە فریشتە گەورەترین بەڵام داخی گرانم ئەوە ئیش نەکردنە لەسەر و نەفسەی خۆمان کە ئینسان ئەگاتەوە حاڵەتەی کە کەلەن عامی بەلهم ئەڵەل بێ دەناو لە کەشکەشانی فەلەکایە بەڵێ ئەو حاڵەتە ڕۆحیەیە ئەو حاڵەتە نەفسیە کە ئیشی لەسەرەکەی کە ئەگەیتە کەشکەشان هەندێک جاری ئەگەیتە دەرکی ئەسفل منە نار بەڵێ لە ڕەمەزانە چووکە من بەجددی بۆ بۆ ئەم بەرنامە ئێستا حالێک ئێمە دانیشتوین کاکە زمینە سازێکی تەواو کراوە یەک ئاپەڕای جەماوی لە پشت کامێراوە ئیشەکە یەکێک جیهازی بەدەستەوە یەکێکە ئیشارەتە یا بەویتر یەکێکەڵە کاکە ئینارەی مەزبوط نیە زمینە سازی تەواومان کردووە خواگیان بۆ ئێمەش بۆی پەروەردە بین زمینە سازێکی تەواو کرا بۆ مخولەسی ڕۆژیە ئەوە تا سۆڤێتە دشیاتین چی ئەمە بۆچی کراوە بۆی دوای ڕەمەزان ئەس ئێمە بۆچی لە زانکۆیە ناونراوە زانکۆ یا پێوترێک کولیە مامۆسا کولیاتە یا بە تەلەبە ئتر تەلەبەکە تەلەبەی جامعەیە یعنی ئیسمی فاعل خۆی ئەچێ شتەکان کۆکاتەوە لەم خولەسی ڕۆژێشە شتە کولیاتەکان بە تۆ دراوە نفسی بۆ بەستویتەوە بەڵام ڕاشی هێناوی بەوەی کە ئاوا تۆ گەورەبی ئاوا کامڵەبی دەئیش لەسەرم حاڵتە ڕۆحیەوە و دەوڵەمەندی کە دوای ڕەمەزان چکە هەر معخولیە هەموو کەشوهەواکە وەکو ڕەمەزان بێ ئەگە وەکو ڕەمەزان بێ ئاوا بێ هەرامووی ئەمە نیشانەی مردنە ها نیشانە زیندوێتی من و تۆ ئاوایە الئیمان يزيد وينقص ئافرم بۆ ئەوەی کە ئاوایەتە خوارەوە آخر وەلی ئەولیاکانی خواکێن ئەوانن کە هیچ گوناهێکیان نییە یەکێ لە صفاتەکانیان والذین إذا فعلوا نافرمێ ذنبا فاحشة گوناهی گەورەش بەڵام ئەوان وەکو کەسانی تر نێن تووشی هەڵ دەربنوتڵێ بەخوا گوناهم کرد تازە خوا لێم خۆش نابێ نا ذەکەروا الله یەکسەر ئەوە سێ مامۆستا ئاماژەی پێیە یەکی لۆ سوێنە گەورانی خوای پەروەردگار چییە لا أقسم بالنفس اللوامة خوا سوێنە خوا بەو نەفسەی کە ئەڵێ عیب باب لێتر بەسە ئەم سەرزەنشتەی خۆت جارە سێرێکی یاوێنەیەکەیت و جۆ بۆ خۆت پێەکەنیت و ئەم حیوارە گفتوگۆ بێدەنگەی دڵ و دەرونی خۆت لەگەڵ خۆتا لەبەر ئاوێنەیە ئەو نەفسە لەوامەیە کە مامۆستا ئاماژەی پێیە ئەو نەفسە لەوامەیە گەورەتەکە ئەو گەیرێتە ئەو حاڵەتەی کە خوا فەرمێ وبەشر المخبتین مژدە بە بەوانەی کە مخبتن یعنی دڵیان ئارامە هەموو ضەڕائێک کە یێتە پێشی بەسەڕا ئەیبینێ چکە ئەزانێ هەموو قەدەرێکی خوا لە پشتیەوە دەستی قەدەر دروستیەکە گەورەیەکە خێرێکی تایە بۆیە دڵی مطمئنە بە مصیبەتەکانیش ڕەمەزان ئیش لەسەر ئەو حاڵەتە دەرونیەتەکە پەروەردەکردنی ئەو نەفسە کەسۆ لەسەر ئەوەی کە ئەم پەروەردەکردن لە کۆتاییەکانیشان نزیکی ژەبین و لە جەژن هەم لێبوردن و ئاشتەواییشمانانی لە دڵ و دەروونە چەکەرە بکە بۆی کە ئەم هەموو عیبادەت و پەرشەمان کردو لەوانێ هەندێک کەس دەبێ قسەیان لەگەڵانەکەین ینی ناکرێت تۆ جەژن دێت نزیکە بینەوە لە جەژنی تر گرنگە کە ئەمەش ئەنجام دێن ینی لێبوردەی و ئاشتەوایی لە ناخماندا بۆ خۆیە کاکە دانیار ڕەمەزان لە بدایەتی تا نهایەتی هەموو ئیشەکانی ئیشی لەسەر ئەوەیە کە ئەم حاڵەتە خۆت و خوا ئەجا ئاوا پەخش باتۆ بەرامبەر هەر بەوەی کە واد لێ ئەکات دەست نەبەی بۆ کەوچکەکە تاوەی زرموکتەکەی کاتی بانگەکە بێ و قەرباڵغی سفرەکە بێت ئاشتەوایی ناوماڵە خێزانە بچووکەکەیە دوایش خێزانە گەورەکە هەر بەوەی کە مەجبورتەکە بەیانیانی جەژن لەم درگایی بچیتەوە مزگەوت لە درگاکەی ترەوە بچیتە دەرەوە بۆ ئەوەیە لێرەیە جەماعەتێک ببینی لەو لا جەماعەتێکی تر ببینی لە مەرحەبایی جەماعەتێکی کرد لەو لا جەماعەتێکی تر ببینی هەر بەوەی کە مەجبورتەکە ئەڵێ سەردانی ماڵە خزمانێکە ئاشتیان کەرەوە ئەو کەسە مەحرومەکە ئەگا بە ڕەمەزان و خێری گەورە دەستخۆی ناخا ها هەموو ئیشەکانی ڕەمەزان ئیشکردنە لەسەرەوەی کە حتا لەم سۆنگەیەوە عومەری کوڕی خەتاب ڕوانی بۆ تەراویحیش بۆ یەوتی وەرن جەماعەت ها سەیریکەن جەماعەتێک لەولا بۆ خۆیان نوێژەکەن جەماعەتێک لەولا نوێژەکان بۆ خۆیان کاکە هەر لە بەربانگەکە بۆمان دەرەکەوێت ڕەمەزان ئیش لەسەر ئیشی دەستە جەمعیەکە دەوەرن با نوێژکەین بە جەماعەت یەکی لەو سۆنگەیەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ڕوانی بۆ تەراویح بۆیە ئەو حاڵەتە گەورەیە دروست کرد کە ئەو ئاوەدانی مزگەوتەکان کە لە تەراویحەکانە هەر هەمومان شوێن یەک مامۆستا ئەکەوین تەنانەت حەدیسەکانی ژەخت لەسەرەوە ئەکەنەوە ئەفەرمێ
ئەگەر هاتی بۆ مزگە و کورە پەلەمەکە بڵێ کورە من خۆم لە خۆم خواوەدانەکەمەوە وترەکە بەمەوە بۆ ماڵەوە نا ئەفەرمێ هەر کەسی هاو بۆ مزگە و ئامادە بوو لەگەڵ مامۆساکەیە تەراویحیشی کرد سەبری کرد تا وترەکەش تەواوە بێ فەکەئەنەما خامە اللەیلە کولە شەونۆژی تەواوی شەوەکەی بۆ وترە بۆ ئەوەیەتی هەل تۆ لەو جەماعەتەیە بی بۆ ئەگەر نەقسێکی شتیا بێ جبرانی جەماعەتەکە نقصی خەیاڵاتەکانیشی بۆ بکاتەوە ڕەمەزان ئیش لەسەرەوەکە ئیش لەسەر ئەم حاڵەتە دەرونی ئەکا کە خۆمان چکە بەجددی زۆرمان هەیە ئاوەدانە لە عیبادەتە بەڵام سفری ئەکاتەوە بەشتی من چی لەوە بکەم خۆم ئاوەدان بکەمەوە لە عیبادەت بەڵام هێشتا لە قۆناغی عقوقی والدەی نابم تۆ شتێکمان هەیە ئەم عیبادەتانەمان بوەستێنێت تاوەکو ئەو شتەی کە ئەنجام ئینجا خوای گەورە لێمان قبول بکات عیبادەت تەنها دوو مەرجیتیا بێ کافیە بۆ قبول بوون یەک بە گوێرەی ئەوە بێ کە شەرع باسی کردووە دوو ئەم ئیخلاسی تیاوێ ئیتر ئەوەی لە تۆ داوا نەکردو خۆ بپڕوکێنی ڕازگۆیی و ئیخلاس و دڵسۆزی زائیدەن سەوابێتی تیاوێ ئەوەی تر کە ئیشەکانی ترە ئەوەیە کە لە فەرمودەکان ئاماژە بەوە نایە خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەو کەسەیە کە تا بەیانی ناخەوە شەو نوێژەکە ئەحەب الناس إلى الله ئەنفعهم بۆ کێ بۆ ئەهلی مزگە و ناوەڵڵا للناسە ئێناس کافر و موسڵمانیشی تیا کاک شەفاتە گیان بۆیە بەڕاستی ئێمەمانان ئەبێ لەو ئاستەیە بین ئەم ڕەمەزانە وامان لێ بکە ئەو عیبادەتانە واتیایە قاڵبوو بینەوە کە خەڵکانیش یەکی لەو شعیرە گەورانی کە ئێمە لە ڕەمەزانە بەرجەستەیەکەین ئەگەر کەسێک جنێوت پێدا من مەستەرەکەەوە نیە من ترسنۆکەم ئەڵێم وەڵام من بەڕۆژوو جا دنیاە ڤیدۆی کورتە ڤیدۆشی لەسەر دروستەکە تو بەس پەلەم لێمەکە بزان دوای ئیفتارشی بۆکەم داوە خوڕماکە بخۆڵێ نانە بابەتەکە ئەوە نییە بابەتەکە ئەوەنە گەورە ئەبێمەوەنە گەورە برا بەڕێزەکەی من بۆ عسا بگەرمە بۆ ئەجنێوم پێی هێوری ئەوی هۆکاریەوە کە ئەوی ژێورکەمەوە نەکەوی ڕۆژووامان لێ بکە عسابمان گەرم بێت تەحملی یەکتریمان نەمێن جەناب ئیشارە بە ئەوە کرد کە ئەم کەسانی کە ئەگەنە پلەی ئەحسان یا ئەگەنە ئەو پلە و مەقامە بەرزەی کە چڵەپۆپەی ئیمانە ڤڕا و سەڕایان لێبێ بە یەکێک موسیبەت و خۆشیەکان لای ئەوان وەکو یەکوایە مەوسە ئەمە بەڕاستی ئەم جۆرە بەشەرانە کە ئەگەنە ئەو پلە بەرزانەی مەقامی ئیحسان و تەوفیقاتی خوایی ئاوە بۆیان یەتە پێشەوە زۆر زەحمەتە خەڵک لیان تێ بکات زۆر زەحمەتە خەڵک بەڕاستی بتوانێت چاویان لێ بکات بەو قەبارەی کە خۆیان هەیەە و زۆر لەوە زەحمەتتریشە ئەمانە لەناو خەڵک کاژین کەچی لەناو خەڵکی شارژین جوانە جا بابەتی ڕوانینێکی گەشتبینانە بۆ پەنجەی قەدەر ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی بابەتێکە قسە زۆر هەڵەگرێ من هەرەوەندۆ پێڵم کەچی بۆچی بۆ دوکانی کۆمپانیایە کە کەوانتەر و کانتۆرە بە دروستەکە زرم و کوتیم شارەکەیە دەنگی بەرز دەبێتەوە دارەکە بڕێتەوە بەشێتی نازانین بلۆکێکی $70 کڕیوە و پارچەکە چونکە ئەزانین هەر لەو بلۆکە $70 ئێمە کەوانتەرێکمان بۆ دروستەکە بە 6 گەڵای ئێرێ قازاجی لێەکە بەخوا زۆر جاری واشەیە مەینەتەکانی من و تۆ کە کەسێک تەمەنی ساڵەوەی لێوان لێوە لە نەخۆشی کەسێکیشمانەیە نزیکی 90 ساڵە هێشتا دەرجێکی لە خۆی نەیاوە دانێکی نەکەوتووە ئەگە بەڕووکارانە بۆی بڕوانی خلافی عادلی خۆیانە نا پەنجەی قەدەر هەر ئەوەی کە بۆم باس ئێمە حەفتانە کە سوورەتی کافە خوێنین ئەم مەسەجانەی تایە ئەم مەسەجانەی تایە ئەگە تۆ بەڕووکار بۆی بڕوانی خدر ئەم زوڵمە چی بوو کردێ ئەم مناڵە کوشت نا بەخوا بەهشتی باوکو و دایکەکە خۆش نەبوو ئەگە مناڵەکەیان بچواتە دۆزەخ خواگیان هەر بە مناڵی ئەی کوژێ بۆ ئەوەی بە مناڵی شوێن باوکو دایکی کێوە لەگەڵ ئەوان ناپچێ بۆ باشت بەڵێ مەڕووکارەکەی وایە بینین قەتڵێک ڕوویاوە مناڵێک کوژراوە لە کۆڵانێکە خدر ئەمەی کردووە خۆمانە خێنە جێگەی پێغەمبەر موساوە با بەوە خەریکی چیت ئەوە کەی ئیشە تۆ یەکی مناڵێک کوژی من نەمت تۆ تێناگەی لەوەی کە منەیکەم زۆرێک لەو قەدەرانە تێی ناگەین بەخوا زۆر جار ئیشێکم بۆ هاتۆتە پێش کەسێک ئەرخەلەیەکی بۆ دروست کردوم خەریب بۆ بکێشم بە دەموچایە بۆ تاخیری کردم والله هەرو تاخیری بوونەی ئەو بۆ بەخێر بووم ئەگەر 10 دقیقە زووتر بۆ ڕۆشتمایە ئیشەکەم بۆ ناکەم ئەمە هەموو ژیانی هەمومانە ئەمانە نییە یەگومان دەیهان منە لەوانە ژیانمانە هەیە یەخوا دەستەکانە خۆش بێ کۆتایی تۆرەکەمان بە چەند ئاەتێکی دیکە لە قورآنی پیرۆز بێ مامۆستایان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج
واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار ذلك الفوز الكبير إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ. ربي دست خوش بی خوا، دست خوش بی. که تویان زود دست خوش بی خوا، زحمتی که شخوای گره پاداشی باتو. شفا بان. ان شاء الله. خواهی گره شفا بونیر ان شاء الله واشوی. استان خوش بی خوا. ولی از آن خوش ایسان من دچین لای نوبرک و دواتر بردام دبین. دوباره سڵتان لێ بەدازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر ئەمجارێن لە تەوری تەندروستیەکەداین باز لە کۆمەڵێک ڕێنمایی زۆر گرنگ دەکەین لە بابەتی خۆراکدا کاک شێخ بابەتی ئەمجارەمان باز لە ئەو تەنە ئازادانەیە کە کاریگەری لەسەر جەستە دەکەین زانی ئەم مەبەست چی لەم تەنانە دکتۆر خۆی بۆمان باز بکات و لەگەڵشیدا ئایا هۆکارن بۆ نەخۆشی یان لەگەڵشیدا ئەو خواردنانە کامانن کە دەبنە هۆکار بۆ ئەم تەنانە یاخود بۆ هەر هۆکاری سەرچاوەکانی چین گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد جەباری پسپۆری کلینیکی خۆراکی ئەگەر بەڕێزیان فەرمێ لە خزمەتیاوین کاک دکتۆریان فەرموو. سلام عليكم. السلام سيد شامل بخير بيا خاص تسامح بخير ماشي قربان بخير بيا خاص زي خير كذا انا فرم كاك شيخ يا بخير بيا بخير بيا خاص تسامح تنا آزادەکان مەبەست چیە لە تەنە ئازادەکان بۆی کە بینەر لای ڕوون بێ طبعا بەناوی خی گەورە و میهرەبان تەنە ئازادەکان پێوترێ بەنگلیزی پێوترێ فری رادیکڵ یعنی بە عەرەبیش هەر جوزەیراتی حڕەیە تقریبا نەتوانین بڵین هۆکارێکی سەرەکین بۆ توشبن بە نەخۆشی سەباسێکین باسی ئەوە ئەکەین ینی سەرچاوی ئەم تەنە ئازادانە چین خودی خۆی و چۆنە ئەم تەنە ئازادانە و چۆنە بن بە هۆکار بەڕاستی بۆ نەخۆشی لە لەشی ئینسانە و بگرە باسی ئەوەش بکەین ینی خی گەورە چۆن ئەم مرۆڤەی ئەپارێزیە ینی بەبێ ئەوەی تۆ ئاگاد لێ بێ ینی کۆمەڵێ زانیاری گرنگی ئینشاءڵڵا باسەکەین پشتیوان بەخوای گەورە بۆ ئەوی بتوانین ئینشاءڵڵا نامەیەکی باش بە هاوڵاتی بە خۆشەویستانی خۆمان بگەینین پشتیوان بەخوا طبعا ئەم تەنە ئازادانە کۆمەڵێ با بڵین گردن لەشی ئینسانە بۆ نمونە تۆ لە گەردیلەیەکەوە حسابەکەی خۆی مۆزوعەکە چۆنە لە گەردیلەیە کە لە مجموعة الإلكترونات بيقدي عادة أم الإلكتروناتنا الإلكترونات كي بابلين جوتا
وەختی یەکێک لەم ئەلکترۆنانە لە دەسەدا لەسەر ئاستی گەردیلەکان کاتێک کە لە دەستی ئەدا بە هۆکاری هۆکارەکانی سەباسەکەی یەکێک لەو هۆکارانە ئەم با بڵین گەردی لە با بڵین ئەم ئەلکترۆنە کە لە دەسەدایتر ئەمە تۆزێک هینە بێ پێوترێ ئەمە پێوترێت تەنی ئازاد پێوترێ فری ڕادیکڵ. ئەمە جۆرمان هەیە چەند جۆرێکمان هەیە ئەمە هەمانە پێم پێڵین نایترۆجین پیرۆکسایدە عادەتەن پیرۆکسایدان هەن سوپەر ئۆکسایدەکان یان نایترۆجین پیرۆکسایدەکان یان هایدرۆکسیل ڕادیکەڵەکان ئەمانە جۆرن لە جۆرەکانی تەنە ئازادەکان بەڕاستی. وەکوتم کە ئەم ئەلکترۆنە لە دەسەدا عادەتەن ماوەسا ئیتر ئەم جوزئێواتە ئەو خانەیە هینە بێ هەڵە شۆیە با بڵین تێکەچێت تێکچوونێکی لە دەست بێ بزەبت مستەقر نابێ با بڵین. فأم عدم هين زۆر مستەقر نەبوونە هۆکارن بۆ ئەوەی کاریگەری لەسەر لە شینسان بکات چی لە خانەکانی ترە و چی مشاکلێکی گەورە دروستەکە لەسەر ئەساسی با بڵین خانە و لەسەر ئەساسی با بڵین DNA و ئەوانە دوای باسێکەم ئەو مشاکلانە چۆن دروستەکە ئینشاءڵڵا ئەمە پێوترێتە ئازادەکان ڕاستی. بەڵێ کاتۆر تۆ سەرنجی منە بر بۆ ئاەتێکی قورئان کە بەڕاستی ئەم ئاەتە هەر چۆن بابەتە معنەویەکان ئەگرێتەوە بابەتە مادیەکان شەکرێتەوە هەمە ژن و پیاوە ساڵحەکانی قەدیمی خۆمان کە زۆر ساڵح بوون کە ئاەتە کورسیانە خوێن دوای هەموو نوێژێک لە ئاخیر ئایان و فالله خەیر حافظە وهو ئەرحەم الراحیمین فویشیانە کرد بە هەموو جستەیانە و بۆ مناڵەکانیان و هەموو ئەم داواکردنی حیفزی خواییە بۆ مرۆڤ خۆ هەر ئەوە نییە کە شەیطانە یا جنیەک دەست لە من بۆشێنێ ئەوەشە کە جەنابە باسی ئەەکەی کە ئەم هەموو بەڕاستی نەخۆشی و ئەم هەموو تەنە جیاوازانە ڕوو لە جسمی ئینسانەکەن بەس کێ ئەیپارێزێ فالله خەیر حافظە وهو ئەرحەم الراحیمین. ئەوە گرنگە مامۆستا بەڕاستی فعلەن وایە یعنی من یعنی بە ئەم بابەتە وەختێک کە بە دەرسە ئەڵێمەوە بەڕاستی وەکو خۆم کە بە دەرسە ئەڵێمەوە دوایی بیرەکەم بزانم خی گەورە چۆن ئەم مرۆڤەی پاراستەوە بێ ئەوەی ئاگای لە خۆی بێیانی تۆ ئاگات لە خۆت نییە بە هیچ شێوازێ بڕوا بکە یەک مشکلەی سە باسی ئەوواکەین یعنی ئەم دژە ئەکسەدانە پێوە لە دژە ئەکسەتی تۆ لە شتایە کە ئەم دژە ئەم تەنە ئازاتانە دروست بوو خی گەورە میکانزمی بۆ داناوی بۆ ئەوی بتپارێزێ ئەم میکانزمی پاراستنە چەند خەتێکی بۆ داناوی خەتی یەکەم بە ئینگلیزی پێوتە لاینی یەکەمە خەتی یەکەم خەتی دووهەم خەتی سێم خەتی چوارەم ئەم خەتە چوار خەتەیە بە بەردەوامی ئیشەکە لە لەشی ئینسانە باشە کە ئەمانە ئیشەکە ئەمجا ئەم مرۆڤەت بۆ ئەپارێزێ خۆ ئەگەر بێت و تۆ خۆت ئاگات دێنیە یعنی ئەم سوپاس و گزاری خی گەورە نەکەی لەم چۆن ئەو ئینسانە ئەپارێزێ بەڕازی یعنی یەکێک لەم خەتانە تەسەور کە تەماشکاکە ئەگەر ئیش نەکە چی گەڕێنێتەوە دو ئەگەر خی گەورە نەبێت ئەمەیە بابەتەکە فئەم بەڕاستی سەرچاوەکانی یعنی ماوەسا باسی ئەوە بکەین سەرچاوەکانی ئەم تەنە ئازادانە دوایی بزانی خی گەورە چۆن ئینسانی پاراستووە لەم تەنە ئازادانە بەڕاستی بە دژە ئەکسە دەکەی دژی ئەم تەنانە بەڕاستی یعنی سەرچاوەکانی زۆرن بۆ نمونە سەرچاوەکانی دەرەوەی لەشە و سەرچاوەکانی ناو لەش خودی خۆیشێتی ئەگەر سەرچاوەکانی دەرەوەی لەش باسکەین بۆ نمونە لە دەرەوەی لەشە ئەو هەموو بنزین و دووکەڵی سەیارە و دووکەڵی ئەنواع و ئەشکال و تیشک و معمەل و دیسانەوە لەگەڵ ئەو مەوادە کیمیایانە کە ئەکرێن بە خۆراکەوە و ئیتر تەسەور کە جگەرە کێشان و عنی ئەلین و تیشکی رادیۆیی و هەموو ئەم تیشکانە زۆرن ئەمانە بەڕاستی ئەمانە زۆرن تو ئینسان لە ڕۆژێکا و تووشێوی ئەمانە هەمووی ئینسان هەڵێمژێ لە لەشی خۆیایە یعنی تەسەور کە ئەم مۆبایل و ئەم تیشکی مۆبایل و ئەم فریکوێنسیانە و ئەمانە هەمووی سەرچاون بۆچی بۆ ئەم تەنە ئازادانە کە لە شایسانە بێ کە ئەم تەنە ئازادانە کە ئەمە لە دەرەوەی لەشە ئەمە سەرچاوەکەیەتی لە دەرەوەی لەشە بەڕاستی لە ناو لە شیشە لە ناوی لە شادیسانەوە کۆمەڵێ سەرچاوی هەیە ئەمە بگرە ئەمە یەک یعنی تۆ ڕۆژانە کە دەرەچی لە ماڵی خۆتان تووشی ئەم هەموو هینا یعنی کێ لە ئێمە هەیە کە دێت دەرەوە لە دەرەوە تووشی ئەمە هەموویە نایە یعنی ئیلا ئەبێت تووشیوی ئەمە یەکەم دووهام خاڵ ئەوانەی کە
لە ناو لەشی ئینسانەوە دروستە بێ. ئێمە وەختی سەرچاوەکانی چین بۆ نمونە ئینسان کێشی زۆرە قەڵەو ئێستا تەسەوڕەکەن دۆزراوەتەوە لە توێژینەوە زانستیەکان قەڵەو بوون ئەو خانە چەوریانە سەرچاوەن بۆ هەوکردن. یعنی تۆ ئەگەر خانەی چەوریت زیاد بێ باشە ئەگە خانە چەوریەکانە زیاد بێ ئەم خانە چەوریەکان دوو جۆرن دوو جۆر پێوترێ دیپۆست و شەکانە بن بە دوو جۆرەوە جۆرێکیان پێوترێ سپیە جۆرێکیان پێوترێ سپین با بڵین براونی پێوترێ با بڵین ڕەنگێکی ترە ئەم چەوریە سپیانە سەرچاوەن بۆ هەوکردن. یعنی ئەو وازانرا کە ئەم چەوریە خانە چەوریە کە لە لەشی ئینسانە کە زیایە باشە بەس چەوریە خودی خۆی چەوریە ئیسا وانە بەعکسەوە دۆزراوەتەوە یەک سەرچاوی زۆرە بۆ هەوکردن. ئێتو هەوکردن لە لەشایە یەکێک لە سەرچاوەکانی تەنازادەکان لەش کە بەکتریایەکێتە لەشی ئینسانەوە ڤایرۆسێکێتە لەشی ئینسانەوە چی دروستە بێ لە لەشی ئینسان شەڕێکی گەورە دروستە بێ لە لەشی ئینسان بەرگری لەشی ئینسان دروستە بێ ئەم بەرگریانە لەگەڵ ئەم خانانەیە باشە شەڕێکی یەکجار گەورە دروستە بێ لە ئەنجامی ئەم شەڕەیە چی دروستە بێ ئەم تەنازادانە دروستە بێ. جگە لەوانە کۆمەڵێ ئەنزیماتێک لە لەشی ئینسانە وەختێک کۆمەڵەیە گارلیک دروستە بێ لەگەڵ ئەوەیە ئاسن لەگەڵ ئەم پیرۆکسایدانە کە یەکەگرن لەشی ئینسانە تەنازادەکان دروستە بێ. هاوکردن خودی خۆی تەنازادەکان دروستە بێ کاتێک کە مەسەلەن بۆ نمونە لە لەشیا شوێنێکی ئینسان مرۆڤ بۆ شوێنێک خوێنی بۆ کەمە بۆیە ڕوا تۆ دانیشتوی لە ژیان تا وەرزش ناکەی مەسەلەن بۆ نمونە وەرزش ناکەی کە وەرزشت نەکرد بامانەوە لەسەر ئەو هەموو بەکارنەهێنیانی ماسوولکە تەنازادەکان دروستە بێ. خودی خۆی وەرزش زۆر هیلاکبوونی وەرزش و لە کاتێکان نەبێ بە میکانزمی نەبێ بە شێوازێک لە ژیانت بەڵام خودی خۆی وەرزش ئەگەر شێواز بێ لە ژیانی خۆت بەعکسەوە ئەو لایتر بەرگریەکەی کە دژە ئەم تەنازادا ناکەی بەڵام زۆر هیلاکبوون لە وەرزشە و کەم وەرزشکردن و زۆر هیلاکبوون بەبێ ئەوەی خواردنی باش خۆی هۆکارێکی سەرەکیە بۆ لە کاتی وەرزشە ئۆکسسیجین زیابێ لە لەشی ئینسانە ئۆکسسیجین زیابوو لە لەشی ئینسانە خودی خۆی ئەبێ بە تەنی ئازاد دەگەر بێت و تۆ نەیکەی بە سەرچاوەیەکی سەرچکە لە دواییە وەرزش خۆی بێ بەچی خۆی بێ بە دژە ئەم تەنانە. تۆ هۆکارن بۆ نەخۆشی چۆنی هۆکارن بۆ نەخۆشیەکان ئەوە پرسیارێکی زۆر گرنگە ماوەسا چۆن هۆکارن بۆ نەخۆشی ئێمە یعنی هۆکارن بۆ سێشت لە نەخۆشی ینی بە سێ میکانزم نەخۆشی دروستەکەن ئەم تەنازادانە یەکێک لە میکانیزمەکان ئەوەیە پیرۆکسیدەیشن دروستەکەواتێ ئەو خانە چەوریانەی کە لە لەشی ئینسانە پیرۆکسای دروستە بێ مەشاکلی بۆ دروستەکە یعنی مەسەلەن بۆ نمونە ئێمە عادەتەن لەوەی ئەڵێ یەکێک دێ بۆ لای تو ئەڵێ بۆ لای دکتۆر ئەڵێ چەوریم زیایە لە خوێنە خودی خۆی ئەم چەوریانە کە زیایە لە لەشی مرۆڤ مەسەلەن بۆ نمونە ئینە چەولی کۆلیسترۆڵ بێ یانەوە تا ترایگلیسیرید بێ یانەوە لە دواییە هۆکارە بن بۆ زیابوونی LDL و VLDL کە زیابێ لەوانەیە ئەمە چەوریە خراپەکانی پێڵن خودی خۆی زیابوونی ئەم چەوریانە هۆکار نین نابن بە مشکلە ئەگەر ئەکسەدە نەبێ واتە ئەگەر تەنێکی ئازادنەیە کێشەی بۆ دروست نەکە مشکلە نییە چونکە خودی خۆی دەمار گیران بە چەوریەکان هەمە پێڵێن فوم باشە ئەو فومە کە لە دەمارەکان دروستە بێ لە کۆمەڵە شت پێک دێ یەکێک لەوانە لە کۆڵکڕاسە لە چەوریەکان پێک دێ بەڵام لە چی چەوریەک پێک دێ چەوریەک ئەگەر هەوکردن لەگەڵایە دروست بوو بێ باشە و نەتیجەکانی هەوکردن کۆب بێتەوە و لەگەڵی شایە ئەم چەوریە پیرۆکساید ببێت واتە تووشی ئەکسەدە بوو بێت تەنێکی ئازاد مەشاکلی بۆ دروستەکە ئەمە یەکێک لە هۆکارەکانن بۆ ئەوەی نەخۆشی دروستەکە ئەمە یەکەم دووهەم ئەم تەنە ئازادانە هۆکارن بۆچی تەنە ئازادە هۆکارن بۆ ئەوەی ئینسان تووشی شێرپەنجە بکە بۆ ئێمە وتمان ئەم تەنە ئازادانە کێشە لەسەر ئاستی خانەکان دروستەکە جاری وا هەیە کێشە لەسەر ئاسی DNA دروستەکە مادە وراثیەکە لەسەر ئاسی کرۆمۆسۆمەکان دروستەکە لەسەر ئاسی جینەکان دروستەکە وەختێک کە لەسەر ئاستی جینەکان پێوترێ
تەفرەیەکی تیا دروستەکە یان میوتیشنێک دروستە بێ بە بۆنەی ئەم تەنە ئازادانە میوتیشنێک دروستە بێ خەڵکەکەیە خۆی قابلی بەرگریە بۆەوەی تووشی نەخۆشیەکی شێر پەنجە بێ بە حکمی ئەم تەنە ئازادانەی کە لە لەشایە بە فترەیەکی زۆر لە ژیانیایە سەرەکەی تووشی شێر پەنجە بێ ئەمانە هۆکارە ئەمانە میکانز بن کە ئەم تەنە ئازادانە کە ببێ بە هۆکاری با بڵین نەخۆشیەکە زۆر کاکتۆ من ئەچمە لای شێوە بزانم بیرمان چوو بڕۆین سەردانێکی بکەی نەزانی زانم چی دروست کردو دواتری ژەر پێکەوە چی ئینشاڵڵا هەر زۆر باشە ئینشاڵڵا شێف نەریمان سڵاوی خوا لێبێ باشە ئەم ئێوارەی ئینشاڵڵا چی دامادە کردووە ورە بیرمان چوونە بابەتەکان نەبوون ئەم ئێوارەیە برنجێکی دۆفینسیمان ئامادە کردووە برنجێکی خڕ بەلەتکان وەکو شتێکی زۆر جوان برنجی خڕە بەڵێ برنجی خڕە تقریبا هەر وەکو کوردی وایە ئەمە جوانە برنجەکەی بە ڕۆنی کوردی دروستمان کردووە سوبێشی خڕنابیت و کەلەرم و جێزەرمان ئامادە کردووە بۆ برنجی خڕ یەکسەر ئەڵێن ڕۆنی کوردی لەگەڵ یاد خۆشترە تەبعاً خۆشترە بێ ڕۆنی کوردیەکە هەموو چێژێکی تریاتێ ئەگەر کوردیش نەبێ مەسەلتوانی کەریتەکەیت ڕۆم تۆ لە چ کاتێکە ئیکەیتە برنجەکەەوە بۆی گەرمەکەیان چۆنی من گەرمێکم بەس نیسبەتیشی کەم گەرمێکم ئەنجاتیەکەم نابێت دوو کەڵکە ناوەڵا نابێت دوو کەڵکە وەی کە دکتۆرەکان دایم بەڵێ من دوایش ڕۆنە کوردیەکە من ئەیکەم بەسەرە لە ئاخیرە تۆزێ ینی لە ئاخیرە ئەیکەم بەسەرە دوای اینجا تامەکەی زیاتر ئەمێنێتەوە نەکەمان چێ سوبەکەوتم سوبێکی خڕنابیتە لە کەلەرمایە و لەگەڵ جێزەرە بینەرانیش ببین کەلەرم و خڕنابیت و جێزەر خواردنێکی ئیتاڵیمان حازر کردووە جگەری حیوان جگەری حیوان بەفرن بەڵێ سەیری بکەین مەسەر چاو بزانین چۆن دەرچووە زانین لەسەر خزمەت ئەفەن بە ئەمینە بێرە گەرمە شێف جگەرەکە بەبێ پیشان بەبێ هیچ شتێک ئامادەکرد جا بۆمان باسکە خۆت باسی کرد باش بەسەر چا باسی شێوازە دەرچووە ئەمە خواردنی کوێ شێف نەریمان خواردنیشی ئیتاڵیا چۆن ئامادەکرێ ئەمە سەرەتا ئێمە جگەری حیوانمان هەیە بەڵێ جوان لەناو جوان ئەیشۆینەوە لە ناو خوێ ئیشۆینەوە کە شۆریمانەوە دانەیەکەم بە سوزگەکە دەکرمان بە سوزگەکە دوای سووری ئەەکەینەوە جگەرەکە سوورە بەڵێ سووریەکەمەوە اینجا ئەم بیبەری ئەلوان و پەتاتە و قارچک و ئەم جۆرەشتانی تێکین پیاس بەڵێ اینجا دواییکەنە فڕنەکەەوە هەمیشە وا فێربوونانی جگەر بە برژانە زۆر بە چێشترە بەس لەوی نابێ زۆر لاانە تامی نەبێت وانە بۆ ئەمە فەرقی ئەبێت ئەمە فەرقیە بە تامێکی تایبەتی بێت ئەمە بەڕاستی ئەمە بم شێوازە تام لە دەست نایە ئێمە مەزموعی بەهاراتمان تیا بەکارهێناوە لێرە ڕۆزماریمان بەکارهێناوە لەگەڵ سویا سۆسمان بەکارهێناوە لەگەڵ کاریە ئەمە تامێکی خۆشەیە بە خواردنەکەمان شتێکی جوانی دەسەر بۆ شێوەز ڕۆنێقیە بێت دوای ئەوە بێت چەندێک لە فڕنەکە بمێنێت 25 دقیقە لە فڕ نابێ تەوا بێت 25 دقیقە ئەمە ئێمە سوورمان کردوتۆ کرما ئەیکەنە ناو فڕنەوە دوای واتە ئەوەی کە جگەرێک لە ماڵەوە ئێوە بیکات مەرجنی هەر لە ناو تاواکە بە تەنها سووری کات بەم شێوازەش بەم شێوازش دروستەکرێت شێوازی زۆرە دروستکردنی جگەر هەیە بە بک وەکو مەسەن کنتاشی ئاردی پێوەکە سووریە کاتەوە بەڵێ شێوازی زۆرە بەڵێ ئەوە شەیە زەڵاتەکە و چۆن زەڵاتەکە زەڵاتەیەکی فەڕەنسیمان ئامادە کردووە بە زەمە دیار نیە ڕەزانمانەدەوە بریتە لە خڕنابیتە کەلەرمە کاهوە تەماتی و لەگەڵ کەچەبایتر داوتۆزی داوا دەرمانیشمانەوە بەکارهێناوە لەگەڵ ڕۆسماری و زیرەیە بەکارمان هێناوە مەزەڵاتەیەکی عادیشمان دروست کردووە هەر خیار و تەماتە و کاو کەلەرمە میوەیەکشمان ڕەزانەوە و شێوازە من دواتر لەگەڵ کاک دکتۆر ئاین بۆ لە خزمەتان بەخێر بێن سەر چاو کاکتوان بوو برن کاتورگیانەگەرم پرسیارە بکەین چۆن لەش بەرگری دروستەکات بزڵ تجیم تەنانە بەڵێ ئەوە بوو مامۆستا من باسم کرد ڕاستی ئێستا سەیری موعجزەی خوای گەوراکەین لە لەشی ئینسانە بزانە چەندێ خوای گەورە ئەم ئینسانەی بە جوانی دروست کردو جاوە فی ئەنفوسیکم فەلا تعقیلون ئەمەیە لێراکەی خوای گەورە چۆن ئینسانی پاراستۆ لەم هەموو تەنەیە
چونکە ڕۆژانە وەکوتم ماوەسا ڕۆژانە تو ملیۆنەها تەن دێتە لەشتەوە ئەی خۆ باشە ئینسان چۆن خی گەورە بەرچی شێوازێک چۆنی پاراستووە سیرکە بە چەند چەند خەتێک هەیە لە لەشی ئینسانە پاراستیوتی یەکەم خەتی یەکەم لاینی یەکەم پێوترێ ئینزیماتیک باشە ئینزیماتیک واتە ئەمانە ئینزیمن ئەم ئینزیمانە هەمویان پێوترێ دژە ئەکسەدە ئەم دژە ئەکسەدانە چەند ئینزیمێکمان هەیە یەکەم ئینزیم بۆی ینی مهم نییە ئینزیمەکە ناوی چیە بەڵام پێوترێ سوپەر ئۆکساید دیسمەتەیس سوپەر ئۆکساید دیسمەتەیس پێویستی بە تووسێ پێکاتە خۆراکی ئاگا لێ ئەم سوپەر ئۆکساید دیسمەتەیزە بە تروکایی چاوی شەگا ماوەسا بە تروکایی چاو ملیۆنەها دژەتەن ڕۆژ لە دقەیەکە لایەبە ینی تینێکە دژێت ئینسانە فی ئەمە ئەحسەری تەقویمەکەیە ئەمە هیدایەتەکەیە کە لە لەشی ئینسانایە بەڕاستی کە ئەڵین ئەحسەنی تەقویم یعنی هەمووی هیدایەتە لە لەشی ئینسانە ئەمانە مەهدین لە لەشی ئینسانە ئەم ئینزیماتانە چۆن ئەزانن ئەمانە دژی تەنن بە چی شێوازێک بەڕاستی ئەم سوپەر ئۆکساید دیسمەتەیزە وەکوتم پێویستی بە چییە پێویستی بە زنک باشە واتە تۆ ئەگەر لە خواردنەکە تا زنکی تەواوت نەبێ کێشە بۆ ئەنزیمەکە دروستە بەیاننا کێشە بۆ ئەمە گەورەترین دژە ئەکسەدەی لە لەشی ئینسانەوە وتم بە تروکایی چاو ئیشەکە زۆر بە بەردەوامی تەواجدی هەیە و دیعنی حرەست ناوێ خۆت ئاگا لێ نیە ئەم حرەسە ئیشەکە خەتی بەرگری یەکەمە خەتی بەرگری یەکەمە بە ملیۆنەها دژە ئەکسەدە ئەڕشێنتە ناو لەشی ئینسانە حەت چی تەنی ئازادەیە باشە ئەلیکترۆنێکی پێ بەخشێت و عڵێ بۆ خۆت دانشە عاقڵ ئەمە پێویستی وەکوتمان پێویستی بە چیە پێویستی بە زنگە پێویستی بە منگەنیزە پێویستی بە کۆپەرە پێویستی بەم سیانە هەیە ئەم ئینزیمە بۆ ئەوەی ئیشکا و چالاک بێ پێویستی بەم سێ پێکهاتە خۆراکیە هەیە باشە ئەم پێکاتە خۆراکیە کۆپەر باشە لەگەڵ زنگ لەگەڵ منگەنیز ئەمانە لەکوێوە وەرەگرین ئەمانە سەرچاوەکانی لە چەرەساتە لە سەوزەیە سەرچاوەکانی لە سەوزەکان بە کامل بەردەوام وجودی هەیە لە چەرەسات کۆمەڵێت چەرەسات لە زنگ ئەویسە باسی جگەرە کردوانە باسی جگەری ئامادەکە دەبڕۆ جگەرێ بخۆی تر مشکلت نەبێ لەگەڵ شێفا هەبێت ئیسا ڕێ نەسێ بابەتەکە ئەوەیە یعنی ئەمە یەکێک لە ئینزیمەکان هەرەوە ئینزیمە هەیە نەخێر ئینزیمی تر هەیە باسی دووەمیان بۆ بکەم پێوترە گلوتاثیۆن پیرۆکسیدەیز گلوتاثیۆن پیرۆکسیدەیز یەکێکی ترە برادەرێکی ترێتی لەم جەماعەتێ باشە لەم ئینزیمانێ ئەمە بەچی ئیش ئەمە پێویستی بە چییە پێویستی بە سیلینیەمە ئەمە پێویستی بە سیلینیەمە سیلینیەم لەکوێ هەیە سیلینیەم لە چەرەساتە هەیە سیلینیەم لە سەوزەیە هەیە لە زۆربەی شتەکانی تیاکە زۆربەی زۆری تایەتی باشە لە سەوزەکانە زۆربەی زۆری سیلینیەمی تایە باشە لە گۆشتەمەنیەکانە تایەتی وەکو چۆن زنکی تایەمانەی شەمویان تایەتی بەڕاست لە پاقلەمەنیەکانە تایەتی ئیدەن واداوایە دەوری هەیە دەوری نییە دەوری هەیە یەکێک لەوانە پێوترێ کاتەلەیز ئینزیمێکی ترە برادەرێکی ترە دەستی گردوواڵێ بەیەکەوە تیمی بەیەکەوە تیمێک دروستەکەن ئیشەمی بەرگری ئاگاو لێ یەکێک لەوانە پێوترێ پیرۆکسی دۆکسین پیرۆکس ئەممان ناو مهم نییە بەس مهم وەیە خی گەورەمانەی بۆ دروست کردوین ئێمە ئاگامە لێت خوایەوە ناوتان نەزانی پێشەوەی ئەمە خۆشم ناو نازانی بەخواتان ئەم خوێندایە هێدەوەی بۆ دروستکردین وێ ئەمە ئاگامە لێ باشە ئەمە لاینی یەکەم ئەمە خەتی یەکەم خەتی دووەم دێتە پێشەوە خەتی دووەم ئینزیم نییە پرۆتینە ئینزیم نین بەڵام پرۆتینن پرۆتینەکان وەکو چی لە لەشی ئینسانە باشە وەکو ئەلبۆمینە وەکو هاپتۆگلۆبینمان هەیە وەکو ترانسفێرین ئەمانە هەمویان ئەمانە پرۆتینن هەڵگری کۆمەڵێ پێکهاتەی خۆراکین ناڕەوەڵە لە لەشی ئینسان ئەمانە خودی خۆیان ئەلکترۆن بەخشن و خودی خۆیان ئەو پێکاتە خۆراکیانە هەڵەگرنەوەی کە گرنگن نەی بەخشن بە ئینسان کاکتۆر ئەم شتانی کە باسە گر بەدەر لەوەی کە بۆ دژی ئەم تەنان بۆ بەرگی جەستەش هەر سوودی ئەوێ بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە چکە تو ئەمانە ئەوانە و باوکو بەهێزەکەن ئەم سیستەمە و سیستمی بینێت بۆ بەهێزەکە لەو لاوە سیستمی لەش دەبێت لە دوایە بەهێزترە باشە ئەمە لاینی دووەمە لاینی سێهم چنێ لاینی سێم لاینی سێم خۆراک
لاینی سێم خۆراکە هەنێ پێکهاتەی خۆراکی هەیە لە لەشی ئەبێ ئینسان ئاگای لێبێ ئەم پێکاتە خۆراکیانە خۆشەویستان ئاگاتە لەم پێکاتە خۆراکیانە بێ کە وەرزشت کرد پێویستی پێێتی مەجاالیتیانێ ئینسان کە وەرد بۆ ئەڵێ مۆرزشکەی پێویست بەم پێکاتە خۆراکیانێ زۆر گرنگن ئەم پێکاتە خۆراکیانە یەکەمیان بێتاکارۆتینە بێتاکارۆتینەکان زۆر گرنگن بۆ دژە ئەکسەدەیەکی عجیبن جاری وا هەیە مامۆسا بۆچی ئەڵێن لاینەکان زۆرن چونکە لە ڕۆژێکە تۆ ملیۆنەها تەنی ئازاد وەرەگری ئەبێ هاوسەنگیەک هەبێ لە بینی ئەم دژە ئەم تەنە ئازادانە کە دێتە لە لەشی ئینسانە و لە لەشی ئینسانیشا دروستە بێ لە ئەنجامی ئەو گارلیکانە و لەگەڵ دژە ئەکسەدەکان ئەگەر لاینی یەکەم تەواوی نەکرد لاینی دووەمە ئەگەر لاینی دووەم تەواوی نەکرد ئەبێ لاینی سێیەم بێ کە خۆراکە مادە خۆراکیەکان کە دژە تەنەکانن وەکوتم بێتاکارۆتین لە چی هەیە لە کوولەگەیە کوولەگە باشە لە گێزەرایە لەو سەوزەکانەوە ڕەنگیان هەیە باشە لە بێتاکارۆتین زۆریانتیایە جگە لەوانە لە لیوتینمان هەیە لیوتین دژە ئەکسەدەیەکی باشە لە سپێناغا هەیە باشە لە سپێناغا هەیە لە کاهووە هەیە لە سەوزەکانە بەعام وجودیان هەیە باشە لەوانە لایکۆپین کێ تەماتە ناخۆ لایکۆپین لە تەماتەیە هەیە لایکۆپین لە شوتیە هەیە لە کاڵەگە هەیە باشە ئەمانە بزانە اینجا وەکو وتمان لە سلینیەم خۆی سلینیەم لە برنجە ئینسان برنجە خوا سلینیەمی تایە بەڵام زیاتر لە هینەکانە هەیە لە چەلەساتەکانە هەیە ئەم جابا بینە سەر مهمترین دژە ئەکسەدە مهمترین دژە ئەکسەدە خەتی چوار هێشتا نەیشە لە خۆراکیەکان هێشتا خۆراکیەکانە بە زەمەیان گرنگە زۆر ڤیتامین سی نیحمەتێکی زۆر عەجیبە لە لەشی ئینسان تەسەووری ناکەنم ڤیتامین سیە چەنێ چی عەجیبێکە چ مەهدیەکە لە لەشی ئینسانە ئیشەکە دژە ئەکسەدەیە دژە ڤایرۆسە دژە ئیلتیهابە دژە نازان یعنی دژی مەناعەیە زۆر جوانەکاتەوە با دڵنیاییەوە پێست جوانەکاتەوە ینی عجیبە عجیب بۆ پێست جوانە زۆر جار ئێستا لە نێو دەرماخانەکانیشە بە حەب هەیە هەر کاریگەرێکی باشە هەر ئەوەیە ئەبێ ئەو حەپە لە سەرچاوەیەک دروست کرابێ کە لە میوەکانەوە هاتبێیان لە سەوزەکانەوە هاتبێ بەڕاستی نەک کیمیایەکە کە پێوترێ ئەسکۆربیک ئەسید ئاوانە باشە ئەمە ڤیتامین سیە ڤیتامین سی بۆ دروستکردنی کە کۆلاجین ئینسان کە ئێستا هەموو ئەو دەرمانانەی کە خۆی تەنەکان ئینسان پیرەکە ئەگەر سیرکەی بۆچی ئینسان پیرە بێ بە بۆنەی تەنەکانەوە تەنە ئازادەکانەوە ئەی بۆیە هەموو کرێمەکان یا ڤیتامین سی تایە باشە یا ڤیتامین ئی تایە ڤیتامین ئی یەکێک لە جوندیەکانی تر ڤیتامین ئی لە خۆی ڤیتامینێکە لە چەوریاتوێتەوە لە هەرچی چەوریەکە لە زەیتی زەیتونە هەیە لە زەیتەکانی تر هەیە لە شیرە هەیە لە شتێک کە چەور بوو ڤیتامین ئیتە لە چەوریاتوێتەوە ئاگاتان لێ بزانە یعنی ئەمە جوندیەکانی خۆی گەورە کە ئێمە ئاگامان لین ئەمانە خۆراکن فتو ئەبێ خۆراکی هەمە جۆرت هەبێ بۆ ئەوەی دژە ئەکسەدەکانت بەرز بێتەوە کاتورەمە یەکەم جاریشە دکتۆرێت دیفاع لە برنج بکازانی بە زۆر بە سوودی هەیە خۆش بێت خەتی چوارم ئەگەر ئەمەش ئیسفادەی نەبوو خەتی چوارەممانەیە خەتی چوارەم ئەمانە پێوتیە نەن ئیسێنشەڵ دایت واتە وەکو خۆراک مادە خۆراکی نین وەکو خۆراک مادە خۆراکی نین باشە بەڵام لەشی ئینسان پڕ ئەکەن لە دژە ئەکسەدە ئەمانە پیانەون پۆلیفینۆڵەکان باشە یانەوە تا ناوێکی تریان هەیە فلاڤینۆیدەکان ئەم فلاڤینۆیدانە لەکوێیە هەیە ئەم فلاڤینۆیدانە بزانم چەندێک گرنگامەش ئەم فلاڤینۆیدانە لە جایە دەرمانەکانی ئەوەی لە مەطبەخا بەکارین واتە لە هینە زەنجەبیل و لە یەنسون و لە جاترە و لە ئەوانەی کە لە مەطبەخا بەکاری هێنین ئەمانە هەموویان پڕیان لە چای سەوزە لە چایە مەسەلەن لە چای سەوزە فلاڤینۆیدەکانیان تایە
لا يتر بابلين لا لميوكانا میوەکان زۆر گرنگن بە تایبەت ئەو بێریەکان مجموعی بێریەکان ئیتر حتا لە هەنارە لە تریەیە لە مجموعی بێرەکان پێوترێ بێری مەسەلەن بۆ نمونە بلو بێریە جەماعەتی ئەوانە هەمووی ئەمانە سەرچاوەیەکن بە دژە ئەکسەدا یعنی نەفری زیاد لە 4,000 جۆرن زیاد لە 4,000 جۆری ئەم فلاڤینۆی دوو پۆلیفینۆڵ و ئەمانە هەیە لەم جۆرە خۆراکتین مادانە کاکرێ بە خۆراکە کە لە مەطبەخایەمە بەکارهێنین ئەمانە سەرچاوەیەکی گرنگن بۆ دژە ئەکسەدەکان. کاک دکتۆر ئەگەر ئەم دژە تەنانە ئەم کە باست کرد ینی زاڵن بەسەر جەستەمانە بەرگریش نەتوانێت بەرگریان لێ بکات چی بەسەر جەستەدا دێت؟ ئافرین. وڵای مامۆستا من وتم لە بیدایەتەوە خۆی ئەبێ هاوسەنگی ڕابگرین چەندێک ئەمەکەیتر بە قووەتکەین ئەم دژە ئەکسەدانە بەڵێ ئەم دژە ئەکسەدانە چەندێ بەهێزیکەی بەهێزی چۆنەکەی بە خۆراکێکی باش بە دوورکەوتنەوە لە چی لە سەرچاوی قەلەقی و لە سەرچاوی کەم خەوی و لە سەرچاوی خەمۆکی و لە سەرچاوی ئیتر ئەمانە ئەبێت دوورکەوی لەمانە چکەمانە سەرچاون بۆەوەی ئەم لاینەی ئەخیری ئینزیمەکان لاواز بوون بەڕاستی ئەمجا دووربی لە خواردن سەریعەکان و خواردنە پڕچەوریەکان کە ئەستن خودی خۆی خواردنە تەندروستیەکانەوەی کە چەوریەکانی بەکارهێنن بەڕاستی لە ڕۆژێکە و هەروەها ئەوە هەندێک جارە و خواردانەی کە بڵین ئەی برژێنن بەڵامەها ڕەشبوونەوە یەک دروستە بێ ئەمانە خودی خۆی بەڕاستی بەردەوام بوون لە سەریایە کێشە بۆ دروستەکەن ئەمانە یەکێک ئەگەر ئەمانەت زۆر بوو لە لەشی ئینسانە تۆ ئەگەر خەوی هینت نەبێ بەڵام حاڵەتی دەرونیت خراپ بێ ئەم لایە خراپە بێ یەکەم خاڵی دووهەم کە شێوازی ژیان کە ئەم مەسجەیە ئێمە ئەمانەیە بیگەینین ماوەسا لە بیدایەت یەڵقەی ڕیەکەم حەڵقەیەکەی من ڕۆژێمە ئینسانی بوسڵمانە بێ ئەبێ بەهێز بێ بەهێزبوونە بێ بە ئاگاداری ئەمانە بێ کە وەرزشە ناکرێ وەرزش نەکەی ناکرێ ئینسان مرۆڤ وەرزش نەکە بەڕاستی ناکرێ یعنی وەرزش گرنگە تۆ ئەگە وەرزشت کرد لە ماڵا پێویست ناکە بڕۆی بۆی لە ماڵی خۆتایە وەرزشکە هەل لە ماڵی خۆتاتوانی نەتوانی بڕۆ بەڕێگایە بڕۆ ینی بۆ ئیشی داوامەکەت بڕۆ ئەگەر مەجالت نەبوو هەر بە بەڕۆیشتن بڕۆ بە پاسکیل بڕۆ ما بە هەر حاڵ بەس وەرزشکەی بۆچی وەرزشکەی چونکە ئەم لاینە بە قووەتەکەی ئەم 4 لاینە بە قووەتەکەی کە ئەم 4 لاینە بە قووەت بوو چەندێک هین هاتە ژوورەوە دژە تەن هاتە ژوور بڵێن تەن ئازادەکان هاتە ژوورەوە مەشاکل بۆ دروست ناکە چونکە لە دواییە وەک وتمان نەخۆشی دڵە بۆ دروستە بێ نەخۆشی شەکرە بۆ دروستە بێ نەخۆشی زەختە بۆ پستپەستانی خوێنە بۆ دروستە بێ نەخۆشەکانی شێرپەنجە ئەگەری هەیە تویشبی اینجا تۆ خۆت ئەگەر جیناتت باش نەبێت جینێکی خراپت وەرگردی بێ لە باو باپیرانەوە ئەگەری توشبوونت زۆرترە ئەو کاتە ئەگەر ئەم لایلانە و بە قووەت نەکرد و بەهێز نەکرد بوو تووشی نەخۆشی زیاتر ئەبی بەڕاستی بۆیە ئەم ئیشەی ئێمە ئەم مەسجەی ئێمە لە ڕەمەزانە بەردەوام بوو نەگەر کێشت بە تەواوەتی بە جوانی ڕێکخستەوە ئەم ئینزیباتەی کە ڕۆژووی فێری ئینسانەکە ئەبێ فێرت کە کە تۆ لەشت بەهێزکەی لەشت بە قووەتکەی چونکە پێویست ئینسانی مسلمانە بێ وابێ بە شێواز بەو شێوازە بێ باشە ئەم لایە و بەهێز کرد ئەو لا چەندێک هاتە لەشی ئینسانەوە کە ئێمە ناتوانین بەڕاستی ناتوانین زۆر قورسە چەنەها مەکووتمان سەرچاوی زۆرە ئەو کاتە تۆ مشکلت نییە تووشی نەخۆشی نابێ بەڕاستی ئەن نەگینا هەموو ئەم نەخۆشیانە تو ئەگەری هەیە تۆ تووشی بە بەڕاستی دکتۆر محەممەد فەرمودێکی پێغەمبەر هەیە سەلام زۆر جوان باس لەم حاڵەتە ئەکا کە خۆی من پەناگرم بە تۆ اللهم إني أعوذ بك من الهم والحزن پەناگرم بە تۆ لە خەم و خەفەت وأعوذ بك من العجز والكسل تەمەڵی و تەوەزەلی وأعوذ بك من غلبة الدين لە قەرزاری کە خەفەت دەهاتێ ومن غلبة الرجال يعني ئەم فەرمودانە ئەومان فێرەکە کە بەڕاستی ئەمە ئینسانێکی زۆر بە قووەت بینەوە بەرگەی ئەم ناڕەحەتیانە بگرین و بە گژیا بچینەوە ماوەسا بە دڵنیاییەوە گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی ئەو حەدیثەیە بە ئاسی نەوتراوە یعنی ئێستا ئێمە ئەیزانین ئەم بارینە دەرونیە هینە خراپە چی کێشەیەک دروستەکە یعنی حتا ئەمانە کاریگەری لەسەر بەها نەفسیەکانی ئینسانەکە لەسەر لاشەتەکە دوایە بێ بە سەرچاوەیەک بەعزێ خێزان کاریانێر ئەها ژن و پیا زۆر شەڕەکان زۆر شەڕیانە کێشیانە چێتە محکەمە بەردەوام خەڵک هات زۆربەی جار ئەم ژنەیە ئەو پیاوە نەخۆشیشیان زۆر هەر نەخۆشی جەستەیی ئەمە سەبەکە ئەوەی بە دڵنیاییەوە وەکو وتم تۆ
ئێمە هەمدەفی ئەم ڕەمەزانە ئەوە بوو 4 مەسج 5 مەسج بگەێنین بە خەڵکی. خاڵی یەکەم خۆراکەتە تا ئەتوانی باشکەی، خاڵی دووەم وەرزش، خاڵی سێم خەوتن، خاڵی چوارەم باری نەفسی و چونکە باری نەفسی و خراپبێ ئەمانە خراپە بێ. باری نەفسی کاریگەری لەسەر مادە خۆراکیەکانەکە، لەسەر مادە خۆراکیەکان لەسەر سلوکی مادە خۆراکیەکانەکە لەشی ئینسانە. فبۆیە یعنی کاریگەری لەسەر ئەم 4 لاینە سەرەکیەکە کە ئێمە باسمان کرد کە ئەمە ئیسە بەو ئیسە هەموو ئێستا حالیەن لە ئێستاە یعنی ئیشی با بڵین شوێنی میدیاکانی جیهانە، توێژینەوەکانی جیهانە ئێستا ئەم بابەت ئەوەنە گەرمە، ینی بابەتێکی گەرمە لە میدیاکانی جیهانە، لە زانستە، لە علمایە، وەکو دەرس ئێمە ئێڵێنەوە بەڕاستی. سەردانێکی شێفەکە نەکەین فەرموو. لێ ئەکسەدە زۆر بینی. سەهر 4 خەتەکانی چوارەکە نبین چکەوەکوت ئینزیمەکە نبینین ئێمە ئاگامان لە ئینزیماتەکان نییە، دوانی نبینی بەس دوانەکەی ترە بینی بەهاراتەکانە ها شەمنەریما باش بەخێر بێن سوادێکی برنجمان وتە تەرک ناکرێت بەس باگە برنج مەسەلەن ئینسان ئەگەر خواردی زۆر باشە ئەگەر یعنی تەحمل نەکرد، ئەگەر ئینسان تەحمل نەکرد بەڵام وەرزشەکە لە بیر نەچی، وەرزشەکە لە بیر نەچێ بۆ ئەوەیە و شەکرە بسووتێنی ئیسفادە لە برنجەکەیش ئەوەیە کە هەندێک پێکاتەی خۆراکی تایە بەڕاستی ژیان. تو باسی وەرزشێک کرد، ئەگەر وەرزشێک بەهین نەبێ بە تەرتیب نەبێ، عنی بۆ نمونێسە من لەم 2 ڕۆژە هەر لە خۆ تۆزە شنا و وەرزشم کرد هەموو گیان تێکشکا ئەو دژات هینەیە، ینی ئەو حاڵەتەیەکە ئەو پێ و ناوتێ وەرزش ئەو پێوترێ هین فیزیکەل ئەکتیڤیتی، ینی جوڵەیەکی لەشت کردۆ وەرزش ئەوەیە کە لە کاتێکە هەموو ڕۆژێ بیکەیت و ئەنجامی بیت و باشە وەکو بەرنامەی ژیانت چۆن بەرنامەیەکتن لە دوایە باشترە بێ فعلەنەوە لە کاتێک ئاوات کردووە وزەیەک لە ناکاوە هاتووە بەکارت هێناوە لاکتیک ئەسید لە لەشتا دروست بۆ جامووی تەشەنجی کردەوە ئەوەیە. فباشی ئەمە هەموو طبعا بالمناسبە ئەمە لاینەکان هەمووی تایە، هەموو خەتەکانی تایە. دەستخۆشی بۆ شێف. وڵا دەستخۆشی ئەوە سەوزەکانە واتە ئەگەر وەکووتمان خۆراکیین سەرچاوە خۆراکیەکانی تر باسی ڤیتامین سیمان کرد، باسی ڤیتامین ئیمان کرد، باسی لایکۆپینمان کرد، باسی ئەوانەی کە باسی ڤیتامین سێکرێک سەر پرتەقاڵ، ینی بەدەل لە پرتەقاڵ شتی کە هەیە میوە مزرەکان طبعاً بالعکس سەوزەکان زیاتر ینی بیبەریە زیاتری تایە لە بەقەدەر سێ پرتەقاڵ تقریباً پێکاتەی هینی تایە ڤیتامین سی تایە بیبەری تونەکە و بیبەری هینەک سەوزەکەش. باز لە تێکدانی جیناتیانە کاریگەری بێ لەسەر ئەو ڤیتامینات توشتانە. والله اینجا باسی تێکدانی جینات بکەین زە یەکێک لە مشکلەکان وتمان ئێمە وتمان یعنی تێکدانی جینات لە هەمووی کراوە، یعنی تێکدانی جینات لە هەموو پێکاتەکانی خۆراک دەستکاری کراوە، ینی نییە خۆراکێک بدۆزیتەوە ئیسە تۆ مریشکیش حتاکو ترۆزی دەسێن لە نێوە مەگەر ئەو خۆراکانی کە ئیسە لە بەهارا دەرەچێت بەڕاستی خۆڕست ئەو خۆراکانی کە خۆڕستکن ئیسە لە بەهارا بەڕاستی ئەوانە احتیمال لە دەستکاری نەکرابێ بەڕاستی. هەندێکیش هەیە ئێساکە على ئەساس ئەڵێ بە ئۆرگانیک دروستکراوە، ینی بەبێ ئەوەی ینی سەمادی کیمیایی و دەستکاری نجا دوو شتە خۆی مشکلاوی هەندێکیان سەمادی پێ سەمادێکی زۆری پێگەن لە بەرەوەی زوو پێ بگە بۆیە هەندێک توێژینەوە هەیە، هەندێک توێژینەوە باشە من خوێندومەتەوە هەندێک توێژینەوە ئەڵێ بۆ نمونە تەماتەیەکی ئیسە جیاوازە لەگەڵ تەماتەیەکی جارانە مەسەلەن ئەگەر تەماتەیەکی ئیسە پێکاتە خۆراکیەکانی کەمترن لە پێکاتە خۆراکیەکانی واتە بە معنایەکی تر بە معنایەکی تر تۆ ئەگەر بتەوێت ڤیتامین سی لە ڕۆژێکە بە تەواوەتی وەرگری ئەگەر جاران وایە بە پرتەقاڵێک ڤیتامین سی دابینی بکردا ئەو ڕۆژە ئەم ئێستا لەوەیە بە 4 پرتەقاڵ ڤیتامین سیەکە و یان ئەڵێ بە 3 پرتەقاڵ ڤیتامین سیەکە و دابین ناکە فەوەیە بابەتەکە. فیعنی ئەمە سەوزەکانە وەکو وتمان ئیتر سەوزەکان هەمووی و لەگەڵ میوەکانە هەموویان سەرچاوی سەرەکین بە دژە ئەکسەدە. اینجا یەکشتم لە بیر چوو باسی ئەوە بکەم ماوەسا و ڕۆژە باسی کرد بەڕاستی ئەوە گرنگە. تێکەڵکردنی خۆراک و بەیەکەوە ینی هەموو خۆراکێک لەسەر سفرەیەک بێ بەیەکەوە هەندێک توێژینەوە هەیە، هەندێک توێژینەوە هەرچەندە ئێستا باسێکم بتەواوەتی هەندێک توێژینەوە هەیە ئەڵێن چی ئەڵێ لە لەشە باسی لەش ئەکا ئەڵێ مستەڵەحێکی بە ئینگلیزی پێوتری ئەیجز
باشا ادفانس جلايكيشن اند برودكت او مشكله نيه زمانين انجليزيكا قال لا شاي اگر شكلي زياد بي لا شاي شكلي زياد بقيت بروتينيه قال لي كيك دروسته بيه باشا بيوتي جلايكيشني بيوتي بانجليزي بيوتي جلايكيشن اقمانيه بناء وكيوا اما مشكله دروستك على شيء انسانه بس شو وقتك دروستك شو وقتك مشكله درسته به وقتك ببردوام تو شكلي زياد بلا لشايا شكل كل لشتايا زياد بو ببردوامي شكل لشا زياد به بو يا كساني كشكليان هي سيرك زياتر توشي مشاكل جلدي بابلين جلدي خوێن و یانەوەتە مەشاکلی چەورەکانی خوێن و مەشاکلی ئاو مەشاکل بوو لەبەرەوەی بە بەردەوام شەکریان لە شایە زیادە باشە شەکریش ژەهرە نابێت لە لەشی ئینسانە بێت لە شتێکی لێ بکە بە وجودی ئەم شەکرێ بە پێی ئەو توێژینەوەە ئەڵێ شەکر کە لەگەڵ پرۆتینە یەک گلایکیشن یەک دروستەکەن مەشاکل دروستەکەن بەلاش بەی بەڵام ئایا خودی خۆی ئەگەر ئێستا لەسەر سفرەیەکە مەسەلەن بۆ نمونە برنجێک هەبێت لەگەڵ پرۆتینەکە توبی خۆی باشە ئایا دروستیەکە نەخێ دروستی ناکە بەو معنایی کە ئێمە باسێکن چونکە کۆمەڵێ لاینی ئینسان هەیە کەوتم ئەی پارێزەر لە و بەردەوام بوون لەسەر ئەو شێوازی ژیانە ئەوە مشکلە ئێمە ستایلی ژیانی ئێمە بەردەوام بوونەکەیشە چونکە نەخۆشی وەکوتم خۆی گەورە ئینسانی مرۆڤی پاراستووە بەڕاستی بەم ئاسانی تووشی نەخۆش نابێت بۆیە پێویستەکە زۆر بەردەوام بێ لە شێوازێکی هەڵە لە ژیانە ئەم جانە کێشەی بۆ دروستە خواردن سەرەکیەکەشی ئامادە کردو شێوەگەر بێنێ جگەر و خۆشی ئاماژەی پێ بکە ئەمە سەوزەکانە ماوە سامەش باسمان کردووە بزانن باسی میوە سێ و پرتەقاڵەمانە ڤیتامین سیە ڤیتامینی سەوزەکەزانم باشترێت بەڵێ بە دڵنیاییەوە هیچ شەکری کەمترە لەبەرەوە اینجا جگە لەوە وتمان چییە وتمان بەهاراتەکان یعنی تەسەوڕکەن ناوەسا تەسەوڕکەن ئەو بەهاراتانە ینی مەسەلەن بۆ نمونە مەس هەندێک بەهارات دەڵێن عەشاب ئامینە مەطبەخیەن ینی کورکومین و باشە زەردەچەوە و باشە ئەم زەنجەبیل نعمەتێکی زۆر گەورەیە کۆمەڵێ پێکهاتە لە زەنجەبیل هەیە پێکهاتەی تایە کە هەموویان بۆچی بۆ قیبەتی زەنجەبیل لە چیایە لەو پێکهاتانەیە لەو پێکاتانەی کە لە ناوێ هەیە بە هەموو ئەمڕۆکانە دوو پێکاتەیە پێکاتەیەکی لە ڕۆنە لە چەوریە ئەتوێتەوە پێکاتەیەکی لە ئاوە ئەتوێتەوە باشە فپێکاتەکەی کە لە ئاوە ئەتوێتەوە یان زەنجەبیل دەتوانێت بە دوو شێواز بەکاری بێنی بە شێوازی ڕۆنەکەی بە شێوازی ئاوەکەیشی بەکاری بێن و ئیسفادەی لێ بکەن پڕی و نیعمەتی گەورەیە کە دژە ئەکسەدەکانە کە ئێستا باشمان دژی ئەو تەنە ئازادانە وەکوتم لەوانە جاترە زۆر مهمە يعني ام ثايمه زۆر مهمه بەڕاستی ثایم یەک دنیاە دژە ئەکسەدی هەفتا بە پێی توێژینەوەکان باوەڕکە ینی من سەری توێژین هەفتا ئیسفادەی هەیە بۆ هەفتا شت بەکارهێنراوە بەس بجاترە والله أعلم ئەگەر ئەمە اجتهادێکی یەکێک لە زاناکانە کە من نەقلی قسەکەی ئەوەکەم لە قورئانە باسی هینەکان ويشربون من كأس كان مزاجها زنجبيلا للروجي قيامتها والله أعلم من اجتهادك أو نقلك باشا للروجي قيامتها يشربون من كأس عادة عرب كإطلاق كأسك معناه وهي خمرة كأس يعني خمرة واتا أو عرقيك للروجي لبهشت أخوريتوا باشا كان مزاجها يعني هندك طعمها باشا تياتي يمزجها باشا كان مزاجها زنجبيلا فبويا او اليتشي اما قصي او نقليك عليه يعني بابلي عرقي اخيرا تامي هني تيايا زنجبيلي تيايا وزنجبيل كبريتي تيايا ودجا اكسدي تيايا عليه بويا خلقي بحث جوانن براستي يكشك لواني كزوزر رولي هي بو جواني لشي انسان وبيسوانا كزنجبيلو اويا لەلای ئێمە ناتوانێت عرق حرامە ئەی چ پێکهاتەیەک وەکو عرق وایە باشە بەڵام حرامیش نییە سرکەی سێو هەموو ئەو ئیسفادانەی تایە باشە ئیسفادەیەکی زۆری تایە و لەگەڵیشیایە حرامیش نییە فئەگەر بێت و ئەم زەنجەبیلە تامی عەربا بڵین تامی سرکەکە
کەی بە زەنجەبیل واتە زەنجەبیلەکە بخەیتە ناو خەیتە تێکەڵکی لەگەڵ سرکەکەیە یان مەسەلەن فایمەکە وەکو وتمان جاترا کە تێکەڵکە یان ئەوە کاینتر تێکەڵکەین بە سرکەکە هەردووشی ئیسفادەی لەکەین. یعنی دژ ئەکسەدەیەکی زۆر عجیبە جگە لەوەی خودی خۆی سرکەی ئیسفادەیەکی زۆر هەیە مۆ بزانم بە باسمان کرد لە حەڵقەی پێشوە. ئەمە خواردنەکە چێ شێفنەی ماما باسکەیتەوە جگەرێکە بەم شێوازە دروستمان کردووە شێوازی ئیتاڵی دروستمان کردووە پەتاتەمان بۆ بەکارهێناوەتە بیبەری ئەلوانە بیبەری تونە هەروە بێتەوە پیازە زعتەرمان بۆ بەکارهێناوە لەگەڵ ئۆریگانۆیە و لەگەڵ هینیشە پاپریکاش بەم شێوازە دەرچووە کازۆ بەنسبەت جگەرەوە هەیە حەزەکە زۆر بیشمان تێگەڕۆ نیسبەتێکی کەم بە زۆرە هەیە هەر بە کاڵی یان یەک تۆز برژار بە کاڵی ئەیخوا هەر بە کاڵیخوا تۆزە گەرمی لێ داوای بەڵێوازینە تۆی خۆی ئەگەر ئەرسە چاوەکەی پاک بێ بێت تاکیدکی لەسەر چاوەکەی پاک بێ و نەخۆش نەبێ حیوانەکە ئەگەر نەخۆش نەبێ و حیوانەکە ئاوا ئیسفادی زیاتر لەکەی بەڕاستی یانەوە گەرمیێکی کەمی لێ بەرکەوێ بەس ئاگاداری ئەوە بکەوێ سەر چاوەکەی پاکترە و کاتە ینی با بڵین منجەمێکە بۆ پێکاتی خۆراکی منجەمێکی خۆراکیە بۆ ئەوانەی کە باسمان کردیتر ئاسنایتر ئاسن کە زۆر گرنگە بۆ دژە ئەکسەدە خودی خۆی من ئاسنە لە شینسان نابێت کە دژە ئەکسەدەی کەمەوە خودی خۆی زنگ و ئەو پێکاتە خۆراکیانتر نیامەتێکی زۆرە هەمووی ئیسفادەی باشەکەی لەمانە بەڕاستی بەڵام لە بیرمان چوو باسی ئەوە بکەم خودی خۆی نازانم هینە چەندێک بەرنامەکە وماوە ماوانە کات کەمێکە ئەو ڕۆنەی کە بەکارهێنین ئەو ڕۆنەی بەکارهێنین خودی خۆی ڕۆن کە بەکارهێنی من زۆر باسی ڕۆنم کردووە طبعاً زۆر لە چەند بەرنامە باسی ڕۆنم کردووە کام ڕۆنە باشمەش باسمان کرد ئافرین ئەو ڕۆنە خودی خۆی ئەگەر ڕۆنەکە پیرۆکساید بێ واتە ڕۆنەکە خراپ بێ ڕانسید بێ ئۆکسجینی زۆر جاری وایە ڕۆنەکە خودی خۆی ئەکسەدە تووشی لە تووشی بووە خۆی ئەکسەدە تووشی بێ و پێشەوەی بیخۆی تۆ خۆت خواردت ئەمەنیتر لە شایە مەشاکلت بۆ دروستەکە بە کورتی بیڵین بە کورتی با بڵین ئەگەر تو ئەتەوێت چێشتێک دروستکەی بۆ نمونە بۆ ئەوەی قورسی نەکەینەوە ئەمەوێت چێشتێک دروستکەین چێشتەکە بەس مەسەلەن بۆ نمونە بیکوبیانی بەس کوڵانی تێ بێ سوورەوەکردنی تیان نەبێ سوورەوەکردنی تیان نەبێ ینی تۆ سووری نەکەیتەوە بە پێوتە دیپ فراینەوە تا سوورۆکردنێکی زۆر و درێژ ئەگەر ئەوەی تیان نەبێ بە کام ڕۆنە باشە بیکەی بە ڕۆنی زەیتی زەیتون یەکەم ئەگەر خوای گەورە بیدا ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە هەیبێ بە زەیتی زەیتون زەیتی ئەڤۆکادۆ ینی برنجێکەکەی شلەیەکەکەی یا زەیتی زەیتون بێ یا زەیتی ئەڤۆکادۆ بێ باشە یان ئەگەر نەبوو ئەوانە نەبوو ئەمجا زەیتی گڵۆبە ڕۆژ ئەمجا زەیتی گڵۆبە ڕۆژە دێ و زەیتەکانی تر دێ بەڕاستی باشە ئەویش زەیتە گڵۆبە ڕۆژەکە پێم باشە طبیعی بێ یعنی ئۆرگانیک بێ پێ لەسەری نووسرا بوو لەسەری هینەکە شوشەکە نووسرابی ئەکسپیلەر پرست بە کوردی خۆماڵی بێ ینی طبیعی بێ یەکەم بە ساردی هاتو بێ بە میکانیکی هاتو بێ ڕۆنەکەی تیا دەرکرد بێ میکانیکی دەرکەوێت نەک بە گەرمکردن چونکە زەیتێکی گڵۆبە ڕۆژەمان هەیە ئێمە ئێستا حالیەن ئەم زەیتە گڵۆبە ڕۆژەیە گەرم ئەکرێ بە گەرمێکی زۆر ئەکرێ گڵۆبە ڕۆژەکە ئەم جار ئێمە زەیتەکەی لێت ئەمە فەلتەری پێ ئەمە بۆی ئەیپاڵێون دوای ئەوە بەڵێ بەڵێن ئەگەر نەنووسرا بوو ئێکسپیلەر پرست مانای وای ئەوەیە مانای وای ئەوەیە ئەم جیاوازی لێ نهێنین هەرەوە وازی لێ نهێنن ئەڕۆن چیەکەم ئەڕۆن ئەمە دوای ئەوەی با بڵێن زەیتەکەیان بە گەرمکردن هین کرد دوای ئەوە هەنێ مەوادی کیمیایی ئەکەنە سەری بۆ ئەوەی ئیتر هەلای خۆمانەڵێ ئیترها هیچ چیتە پتینی تیان نامێنێ ئەژدای بسووتێن ئیتر هیچ چیتیان نامێنێ ئەمە هەر هەچی زەیتی بۆ ئەوەی قەترێکی تیانەیەڵ ئەوە مشکلەیە ڕاستە ئەوە خودی خۆی مشکلەی تیا دروست بووە باشە فئەگەر ئەمە سەبارەت بە زەیتی گڵۆبە ڕۆژە بەس نابێ بە زەیتی گڵۆبە ڕۆژە بەکاربێنن کامیرەکە لەکوێ خۆشەویستان نابێ زەیتی گڵۆبە ڕۆژە بەکاربێنێ بۆ سوورکردنەوە
سارد و گەرمیشی سارد و گەرمیشی اینجا وڵە ناوساجی هەمووی بۆ ئەگرێکە سارد و گەرمیشی نابێت چونکە بۆ توێژینەوەیەکی گراوە لە بریتانیا پرۆفیسۆرێکی گەورە هەموو زەیتەکانی دکتۆر زۆر بەدڵە بە توێژینەوەش زۆر هەموو زەیتەکانی لە پرۆفیسۆرێک بوو لە زانکۆی لە زانکۆی بریتانیا هەنای هەموو زەیتەکانی هێنا سەیری کرد گەرمی کردن وتی بزانە تەبان وەختێک کە تۆ زەیت گەرمەکەی ئەڵدیهای دروستە بێ لە قرچاندنە ئەکسەدە دروستە بێ ئۆکسجین لێدا ئۆکسجین دروستە بێ ئەکسەدە دروستە بێ این تەنەکان تەنە ئازادەکانی تا دروستە بێت و ئەڵدیهایتی تا دروستی ئەڵدیهایت کە دروستە بێ تەنە ئازادەکانە ئەڵدیهایت پیرۆکسای دروستە بێ باشە ئاینەکانە سەریان کردووە ئەو پرۆفیسۆرە زەیتی گڵۆبە ڕۆژە زۆرترین ئەڵدیهایتی تا دروست بووە زۆرترین ئەڵدیهایت لە زەیتی گڵۆبە ڕۆژە دروست بووە معلوماتێکی خەتەتر بدەم لەو توێژینەوەیە هەندێ ئەڵدیهایتیان دروست یعنی دۆزیوێتەوە کە ئەستەن پێشوو نەدۆزراوەتەوە تەسەوورکەن فەئەمە ئەم بۆ قرچاندن تکام وایە ئەگەر خوای گەورە دای زەیتی گڵۆبە ڕۆژە بەکار مهێنن بۆ قرچاندن ئەیچی بەکاربێنن زەیتی ڕۆنی خۆماڵی ڕۆنی خۆماڵی بۆ قرچاندن ئەیبی نییە باشە گوێزی هندی ئەیبی نییە بۆ ڕۆنی خۆماڵی لەبەرەوەی هێنا ساچورەیتی پێوتێ سا ناگۆڕێ گۆڕانکاری بەسەران نایە ئەڵدیایتی تا دروست ناکە یعنی چەندێک گەرمیکەی تۆ چەندێ بیقرچێنی درستی ناکە دەستەکانە خۆش بێ زۆر بە کورتی لە کۆتاییدا ئەگەر لە سێ خاڵات ئەم تەنە ئازادانان کاریگەری نەبێت لەسەرمان چی ینی زۆر بە کورتی زۆر بە کورتی ئەوەیە یەکەم جا شکری خوا بکەین هەر خواردنێکمان خۆر بە ناوی خوای گەورە بیخۆین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم شکری خواگەن لەسەر ئەو نیعمەتەی کە بەیانی هەڵ ئەسین کە خوای گەورە تەندروستێکی باشی داپێنە مشتێکی پێداوین اینجا خاڵەکانی تر بەبێنە وەرزش کە زۆر گرنگە ناکرێ ئینسانی مسلمان وەرزش نەکە باشە خاڵی دووهەم خۆراکێکی تا بێ ئینسان چۆن بە دوای سیارەکەت بۆ ڕۆنێکی باشەکەڕی بۆ بنزینێکی باشەگەڕی ئەبێ ئینسانیش عاقڵ بێ تەماحەت هەیە لە شیرینیەکە بیخۆ بەڵام لە مانگێکا جارێ بیخۆ قەینا مشکلە نییە باشە بیخۆ تەنێکی ئازادت خواردووە ئینشاءڵڵا خوای گەورە و پارێزە لە مۆزوعەکە بسمیلاکە و پارێز خواردنی باش بەکاربێنە باشە وەرزشی لەگەڵا بکە واز لە مەوزوعی خەمۆکی و ئەم مەسجەیەوت میسمان بگەێنن چکەمانە هەمووی سەرچاوان خەمۆکی و نەخۆشی قەلەقی و نازانم بیرکردنەوە و ئەمانە وەرانتەکە ژیانت تێکەدا باشە خۆشت بە زەرەرەکەی هیچ کەسی تر زەرەرە خۆت زەرەرەکە اینجا دەوروبەرەکە زەرەرەکە بەڕاستی و لە دوای شاخەوێکی باش و ئینشاءڵڵا خوای گەورە سەیری فەیسبوک نەکەین کارتۆ خوای گەورە لە هەموو لایەکەکانە خۆش زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد جەباری پسپۆری کلینیکی خۆراکی یاخوا بەخێر بێ سەر چاومان لێرە من کۆتایی بە بەرنامەکەین و کاکشێخیش ئازێت کێشەکەن بۆ دوعاکەم بەڵای ئازان و خۆشەویستانمان ئەم بەرنامەیەم جاریسی گەوەرمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ دکتۆر محەممەد دەستا خۆش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه اللهم إنا نعوذ بك من الهم والغم ومن العجز والكسل ومن غلبة الدين وقهر الرجال اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا
ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خواهی كان لسر همو ناز و نعمتكانت ستایشی بپایان تکین. الحمد لله الحمد لله لسر نعمتي إيمان، الحمد لله لسر أوهم نعمتي كإيواران و پارشيوان و بيانيان لبردسمانايا. الحمد لله لسر أو نعمتي كخواي قورة جستي كيريكو پر لبرگري پي بخشيبين. الحمد لله لەسەر ئەو نیعمەتانەی کە خۆشمان نازانین خۆی گەورە چۆنەمان پارێزێ لە نەخۆشیە دەرونیەکان، لە نەخۆشیە جەستەییەکان، چۆن بەرگریمان بۆ دروستەکە. سوپاسی خوا بکەین لەسەر ئەم هەموو نیعمەتەی کە پێی بەخشیوین. الحەمد لله. یا ڕەبی خوایەکیان ئیمانێکی کامڵمان پێ ببەخشە، دینمان دامەزراوە بکە، عاقیبەت خێرمان بکە یا ڕەب، شیفای نەخۆشەکان بدە یا ڕەب، سەبر و ئارامیان زیاتر بکە یا ڕەب. یا ڕەبی خوایەکیان دڵ و دەرونیان زیاتر بەهێز بکە تاوەکو زووتر چاک ببنەوە و شیفای تۆیان پێ بگا ئیلاهە العالەمین. شیفا بۆ سەرجەم نەخۆشەکان بنێرە، ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە، ئەوانەی نەخۆشی جەستەییان هەیە یا ڕەب. یا ڕەب یا ڕەبی شیفایان بدا. ئەو برا و خوشکە ئازیزانەمان کە لە دەرەوەی وڵاتن و زۆر داوای دوعای خێرەکەن، یا ڕەبی خوایە فریایان کەوە إله العالمين كيشة ومشكلة وناخوشي ونارحتي وكيشة خيزانيكانيان ميلا. يا ربي خوايان دليان خوشبكا هر وكو چون لم تنجي مغربة ولم بربانيا دليان خوشكي بس فرمادية كانوا بدل خوشي وكوبونوي خيزانكان آواد دل نارحتي وبيتاقتي وكيشة كانيشان ميلا. هي سرجم إيمان داران ومسلمانان. یا ربی خوای ئەوانەی مناڵیان نەخۆشە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی مناڵی پێ نەبەخشیون مناڵی ساڵحی باشیان پێ ببەخشە یا ڕەب. یا ربی خوای ئەوانەی ڕزقیان کەمە ڕزقی حەڵاڵی باشیان پێ ببەخشە یا ڕەب. یا ربی خوایەکیان ئەوانەی هەر کێشە و مشکلەیەکیان هەیە کێشە و مشکلەکانیان نەمێنێ. یا ربی خوایەکیان ئەوانەی هەر مصیبەتێکیان بەسەرەوەی مصیبەتەکانیان بۆ خاو بکەرەوە، لە کۆڵیانی بکەرەوە، ئەوانەی دوژمنایەتیان هەیە دوژمنایەتەکەیان نەمێنێت و ئاشتی و مەحەبەت بکەوێتە ناو خێزانەکان و بنەماڵەکان و ناوچەکان یا ڕەب العالەمین. ئەم وڵات و نیشتیمان و کوردستانە ئازیزەمان بپارێزە لە دەستی دەرەکی و لە دوژمنانێک کە بیانەوێتێکی بدەن یا ڕەب. یا ڕەبی خوایەکیان ئاوەدانی و ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەمان زیاتر بەرقەرار بکە. یا ربی خوایەکیان ئەو بەهارە شین و جوانەی کە لەگەڵ ئەم مانگی ڕەمەزانەیە گەشەی زیاتری کرد، ئەو هەموو بارانە ڕەحمەتەی کە لەگەڵ ئەم مانگە پیرۆزەیە باری، ئەو هەموو بارانە چاوەڕوان کراوەی کە لەگەڵ ڕۆژەکانی جەشن و دوای جەشن چاوەڕوانەکرێت ئیلاهە العالەمین. بیکەیتە بەرەکەت بۆ سەرچاوەی ئاوەکانی کوردستانمان و هەروەها لە دەرەوەی کوردستانیش سوود لە ئاوەکانی ئێمە ببینرێت. ئەم نیعمەتانت زیاد کە لە سەرمان و ئەم وڵاتەمان لە هەموو فیتنە و ئاژاوە و موسیبەتێ بپارێزە. یا ربی خوایەکیان دەروی خێر لە هەموو مسلمانان بکەرەوەکەوە مەینەتی و عەزاب و کوشتن و بڕینیان لەسەرە بە تایبەتی وڵاتی غەزە و نیشتیمانی فەڵەستین یا ئەرحەم الراحمین. یا ربی خوایەکیان هەر کەسێ لەم سەر ئەرزەیە گیرە دەیە بە هەر زوڵم و ستەمێک هەر دین و بیر و باوەڕێکی هەیە فریایی بکەوە ئێمە بۆ ئەوانە شەپاڕینەوە ئیلاهە العالەمین. یا ربی خوایەکیان چونکە ئەوانەی زوڵم و ستەمەکەن هیچ ناسنامەیەکی دینی و قەومی و نەتەوەیی و هیچ شتێک بەڕاستی نابێتە شەفاعەت کرد بۆیان کەوە ئەو زوڵمەیان پەردەپۆش بکات. لەبەرەوە زوڵم هەر زوڵمە هەر کەسێک و هەر دین و خاوەنی هەر بیر و باوەڕێ بیکات. یا ڕەب العالەمین زاڵم و ستەمکارەکان ئیلاهە العالەمین چاکیان بکە، ئەگەر چاک نابن لە کۆڵی میلەتان و لە کۆڵی ئەو خەڵکیان بکەرەوە کە زوڵمیان لێکرێت. مەزڵومەکان سەر بخە ئیلاهە العالەمین. یا ڕەبی خوایەکیان هەر کێشە و مشکلەیەکمان هەیە مشکلەکانمان مەهێڵە، ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بۆ لای تۆ ئیلاهە العالەمین یا ئەکرەمە الئەکرەمین یا غیاثە المستەغیثین یا ئەرحەمە الراحمین. بە عاقیبەت خێری بمان گەڕیتەوە، تەواوی دوعا گەورەکەمان بریتیە لە عاقیبەت خێری یا ڕەب عاقیبەت خێرمان کە ئیلاهە العالەمین بە عاقیبەت خێری نەبێن نەگەڕینەوە بۆ لای تۆ. ولا تەموتن ئیلا وأنتم مسلمون، چونکە زۆر ترسناکە وەختێ بە کافرێتی و بە منافقی و بە دووڕووی و بە بارێ گوناهی زۆر
قرسەوە بچینە قیامەت و خی گەورە سەتری نەکرد بێت و عفوی نەکرد بین لەم هەموو عفواتەی کە لە دنیا پێشکەشمانەکات عفومان کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا عفومان کە يا رب اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لدایک و باوکەکانمان خۆش بە لە هەموو ئازیز و خۆشەویستانەمان خۆش بە کە وەفاتیان کردووە ئەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیامیش سەرفرازی دنیا و قیامەتیان کە دوعاکانی ناوکرۆکی دڵیان قبول بکە دایک و باوکیان مەحفوظ کە ماڵ و مناڵیان مەحفوظ کە لەگەڵ سەرجەمی ئیمانداران و مسلمانان اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.